بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا أم بابتا لسلسلة دجالة أخوي لأصلا وبيشي شمخص شنك بابتك مان ما بو مسألة تفرقك كان درس وتاريخي ماوە بس بيجو يبتين وسر أو أم بابتا درسك مان ليكد لا وتارك يابا إن شاء الله طواوي بكين بسر معناتي نبرئ ودواي نخين باشتر ودا نبرئ لا بابتك خوي هر لسر أو بردوامين كا أبي أقادار بين كعالم بي خزا إما لو بي خزانا بشوني نكوين شكا براسي لا قرآن ولا حديث ولا قصي صحابة كانشا زور هوشداري ورنموني هي لباري وبابته. عبد الله كوري مسعود ليش لو تكاني خويا فرمي من كان مستندا فليستن بمن مات فإن الحي لا تأمن عليه الفتنة. فرميك ايوه ريتشكا وريباز بقريت بر بشوين بكوي باشوين اوانه بكوي كوفاتي عن كردوه. ابن مسعود وعالي بكي وعالي بتابعيه كان كواتاني وفاتي عن كردوه بس كي خلفاء راشدين اصحابي بدر اصحابي احد اصحابي بيعة الرضوان واصحابي فتح طلقاء ما بس صحابه كان بقشتي ايوه اقرتانوي ريبازيك بدوزنو لسري برون وبيروي بكن لسر ريبازي وان برون لبريم صحابانا لباريانو الله جل جلاله هوش داري داوة كتو نابع لربازي وان لا بدي ويتبع غير سبيل المؤمنين نوليه ما تولى ونصليه جهنم وساءت مصيره. أمانة وفاتيان كردوه نماون تاتو شيها ببنو إلا شيطان أمين نبوبن كتو تالا جيانا فإن الحي لا تأمن عليه الفتنة أمين نية لفتنة هرتوش يبه والله كأمان مردون الله ليان رازي بو جل جلاله ورسول الله صلى الله عليه وسلم توفاتي كردو النبي أنا بو ليان رازي بو تو أقر رباز أقري دبر رباز يوان بقدر دبر هي زين وكان ما شو تقليد يعني كي جونك ككوت فتنة ولا فتنة كش هالتقليد كرد وقت يعني شوي وقم رابوي تولا عربي بويا راستو خويا فرمي ابن مسعود أولئك أصحاب محمد صلى الله عليه وسلم ونهى ولاني رسول الله صلى الله عليه وسلم كانوا أبر قلوب هذه الأمة كانوا أبر هذه الأمة قلوبها وهاولاني رسول الله صلى الله عليه وسلم باشترين ضليان بي وبولم أمتها وأعمقهم علوما وعالمترين كسبون هاولاني رسول الله صلى الله عليه وسلم وأقلهم تكلفا وكمترين زختي عن الأخوة كل بابتك أنا كابلا اشتكي نزاني أي نازانم بويا عبد الله كوري عبازة فرميل لا أدري نصف العلم على النازانم نيوي علم ابن حجر شرح يكا على بوت يتيني ويا علمه چونك ام انسان او اي زاني لو اي زاني جاي كردوته او اي زاني قصيتياك او اي زاني قصيتيانك ويفرمي اقلهم تكلفا يعني ايان زاني شي ازعن قسيان لو ياكرد ويان زاني شي نازان لو قسيان ناكرد عادة انسانك ايش قصبو خلقي بكا او اي كناي زاني خوي لي باريزيناك يتغلط طو خلق قمراناك بلام كأوشي نيزاني قسيتي آكر كيوتا غلط هو خلقش قمراك جابوا أفرمي أوان تكلف يا النبو لبرو أهلي لا أدريبون يعني ميموني كوري مهراني جرته يا مهران فرمي لما زقوتي بيغمر أبو صلى الله عليه وسلم كسي هاو برسياري لصحابيه كرد فرميتي برو لفلان صحاب برسياري إيه كهاو برسياري لو كرد برو لفلان صحاب برسياري علي أو كسروي هشتا صحابي كربو برسياري دواي هاتو سر صحابك إيه هموي خواخواي ببراكي جواب باتو ام دميتي نخ هار هاتو سرويه كم خوي اويه كم يشكي عبد الله يكون عمر لهم دي رواياتنا وكياتو يعني براسي كنازاني بلا نازام تكليف لخو مكان والله من كامبيون فلانه قسم من زخم ما ربي قصيتي هكا ما ربي اشتي بلا اخذته نايزاني قربي لي بغلطي لي او وقت خلك جود لي اجري او غلطي توش لي براسي لا سري اروى اما بارب وسرشاني توش تاوان بوسرشاني توش ويفرمي أوان أقلهم تكلفا لبروي وي إيزان لقالوا نايزان ليكيان جيا كردبوه والله ما يسبها مشتي الله يزانم لا أدرينيا كواتا أما جاهلة بچي بحالي خوشي تنان بو بحالي خوي لبروي نازانه چي زانه چي نازانه يكيلو كس جاهل ترى كنزانه چي زانه نزانه چي نازانه كسلو كس جاهل ترنيه شو إنسان كنيزاني چي أزانه وچي جنازانه أو وقت أوي نايزانه نروى فيري به
هەر بە جاهلیە مێنێت وایان نە ئەوەشی ئەیزانێ بەسی نییە بۆ ژیانی کە عیلم تەواوبوونی نییە ئینسان بەردەوام پێویستێتی بۆیە فەرمێ ئەوان تەکلیفیان نەبوو لە شتێکا قسەیانە کرد کە تەواو بیزان تەواو بیزان نەک تۆزێکی لێ بزان و خۆیان بکەن بە عالم تایە نە تەواو بیزان ئەنجا قسەیان تیا کرد پاشانە فەرمێ فاهتدوا بهديهم وتخلقوا بأخلاقهم وخذوا بسيرتهم ئێوە ڕێبازیەوان بگرنە بەر ڕەوشتیەوان لە خۆتانە بێن نەبوون و دەستبەرنێن لەو ڕێگایی ئەوان بڕیویان و پێگەشتونەتەوە بە ئەڵڵا جەل جەلالوه ئەڵڵا لێیان ڕازی بووە ئیمامی عەلی حەدیثێک هەیە لە ئیمامی عەلیەوە گێڕێتەوە بەناوبانگە حەدیثی کومەیلی پێوترێ کومەیلە فەرمێ پێی وتم یا کومەیل تی ئەی کومەیل إن هذه القلوب أوعية تيكم إلى قدار بدلي خلقي ودلانة سهريك لنا وإما دلبان شيء وعائك وعاء يعني بابلين جوزيك مركانيك دفريك تشتيك شتيك أنا وكيش تقري أو همي وعاء أو سا بوشي بكارهن را دوكو بالي جوربو أكرا أم لاولاي باهني جودري جوشتو أم لاولاي كرتانك يو تشتيتي أكرا أو واش لمني وزخيرة وشد وأبرة أو أوعيي بيوتري وقول سورة يوسف جاءتها فبدأ بأوعيتهم قبل وعاء أخيه ثم استخرجها من وعاء أخيه أو ما بس أوعاء فرميت ضلي إنسان وكو أوعاء أوعاء شد جيبيت وتيا اشتشيت نابي باش أنا فرمي فخيرها أوعاها للخير باشتريني ضلا كان خير تريني ضلا كان ضليا أو ضليا كزورترين خيري تيكراو تخرابترين ضلا كانش كامل كم ترين خيري تيكراو وزورترين شري تيكراو ستة ما شابكن لكوي واشتشت أنا وضل لتشاو لجو و يساقر بيت ومن سنة بتشاوي بس بشرعي ببينه للتلفزيون كي ولا موبايلك بجوشي بس جوله بشرعي بقري التلفزيون كي ولا موبايلك ولا مجلس كان اشياء او شي بخينا سر او ضلت شي تياتي بس شر بس خرابك علي بس فتنه بس فساد بس ضلداري بس خيانه القفليم قوراني واني تياتي يضلي وقتها بدشي كيسترين ضل كذا من ترين ضل ويا ابي زور اقداري او دو دروازه بي شي لي اتشتنا او بناو ضل شي اتشتنا بي بناو ضل زاناني ما حتى لباس كردني مشكله شا يعني كسك كهاو مشكله خوي بو باسكا بون مناي زينام كردو بو اوي باسي چونيتي زيناكي بو نكاو شتي بچتنا ضليه مولا جويو ضلي امش فسادي تي بچ زينايتي بچ ايوت ستري خوبك او انده بسطاو بروتو بابك وابك وري بشانه نه چ وردكاري چون كرد چي بو لكيدي وچنه كرد چون كامان وابو كامان وانا اما فيلمي روتي بو بجارته وي خوي تيجي لبين هو ضلي بوغنا نا مجالي النايا كابراها ويدزيم كردو كابراها ويوم كردو چونك ام ضلا يترشي شويه ودو تطبيقها كمسر جسمه بو زور حريص بون تناد لك جوغرتني كيشو مشاكل خلقي شابوي حلكن ولا برسياريا جوابي بنو كام فسادو ام خرابكاريان نشبنا وجوان تاوكو بابن اهلي كابرا روا بونا فساترين جيجا كتير لو من خون باريز شي خوته باريز نظر نكرت داي بو تيرني التي ركان ابليس غيبتي جول انا بو بدي تو اگر جول غيبت نكدا غيبتي كرت خوي بتانيا بو تو بشدار نيتيا درو جول انا بو امانو هم جول بو شي خو باريز كام خو باريز هروي ما بفعلي بك الى قلوانا داي او شر مكي لوان شو كتو عالم يعني بحساب دواي كخو بتانيا بو بفعلي جيك وعلي فرميت ضل ابو شوي وعاء شتي تيج لريتشي وتيج تشاوجو شي تيجو تو بو اويت اوي خيري تيجو او انسانه اهلي خير او شر تيجو انسان اهلي شر باش انا فرمي والناس ثلاثه خلقيش سيجور لا سيجور تيبرناك يا كم يانكي فعالم رباني زاناك بو خوا صلحه وكار بزانستكيك عالم رباني ومعناك يتيرشنا معناه رجال قريو زورت له سري رشدي دوم يانشي متعلم على سبيل النجاة كان عالمه بو خوا صلحه وكارك بعلمك خوي دوم يان متعلمه يعني فير خوازه او زانايا ام زانس خوازه
بۆچی ئێوە زانست فێر بێ بۆ پلۆپە بۆ ناوبانگ بۆ خۆ سەپاندن بۆ مناقەشە و مجادلە نە على سبيل النجاة بۆی ڕێی خۆی بدۆزێتەوە بۆ بەهەشت و خۆی ڕزگارکە لە جەهەنەم بۆ ئەوە عیلم فێر بێ هەر سەبەبی گرتنەبەری ڕێبازی فێربوونی عیلمی هەرەوەیە يعني ڕاگەت تۆ عیلم فێربی بۆی خۆت کاری پێنەکەی بۆ چت بۆ حجەتی ئەڵڵا زیادەکەی لەسەر خۆت ئەم دەردە یەکێ لە خوشکە زاو برازەکانی خۆی بینێ ئەڵێ منذ متى وأنت تكتب الحديث أفرمي منذ 10 سنين على لك أيوة حديثا نوسي على ده صالة به على كم كتب ده على جم غفير شو عليك زوار من نوسيوه أفرمي وهل عملت بها كارب يكردون حديثاني نوسيوته ولا يخو قال لا تنا كارم بها مين كردو فرمي فلما تكثر من حجة الله عليك تدي حجتي الله وزياقي بسر خوتو ككارف يناقي بەڕاستی ئێستا ئێوە کە دانیشتون گوێگرن یا چەندەها مەجلیسی ئەوە هاتوون دانیشتون گوێتان گرتووە ئەگەر کارتان پێ نەکردو بەس حجەتی ئەڵڵاتان لەسەر خۆتان زیاد کردووە و من کە ئاینوسمەوە و حاضر یەکەم لە ئێوە زیاتر چونکە ئێوە یەک جارێ بیستن من داوانەیە ئەثەری تیا بێت 10 شەرحیم خوێند بێتەوە 10 جارەوە ئەثەرم بیست بێتەوە حەدیثی تیا بێت 10 شەرحیم خوێند بێتەوە تەفسیری تیا بێت 20 تەفسیریم خوێند بێتەوە 20 جارەوە ئاەتم بیست بێتەوە جا بۆیە من لە ئێوە زیاتر و ئێوەش دوای من وریای خۆتان بن ئەم شتانە کە بیستن و ئاسەیری مەکەن کاتێکە بەسەریە بن و هیچی تر ئاگاداری خۆت بەوە هەر کەسێکی تریش کە بە حساب طالبی عیلمەکە ئەبێ مەبەستی ئەوە بێ خۆی پێ ڕزگارکە ناشتوانی خۆتی پێ ڕزگار بکەی حتا کاری پێ نەکەی کاری پێ کرد ئەو وەختە حجەتەکە لە ئاچێ لەسەر تۆ کردی بە عەمەل تا لە بوخاریان پرسی ئەو هەموو حەدیثە چۆن لەبەر کردووە فەرمی بۆ ژیانی خۆم ویستم کارم پێ کرد لەبەرم نەکردووە دیقەت بە هەرچی ئینسانە ئەوەی نوێژەکە ئەقیم و سەڵات ئەزانێ معناکەش ئەزانێ بۆ کاری پێکە ئەتو زەکات دەزانێ بۆ کاری پێکە صوم زانێ كتب عليكم الصيام لەبەری کاری پێکە بۆیە لە دینەکەت ئەوەندە ئەزانی کە کاری پێکەی ئەوە حەقیقەت کاری پێ ناکەی نایزانی کابرا بۆ ئاگای لە خۆی نییە درۆوەکە یا ڕاستەکە کار ناکە بۆ حەدیثانی کە باسی قەدەغەکردنی درۆوەکە و ئەمر بە ڕاستگۆیەک کابرا بۆ کەوێتە کوفریمانەوە ئاگای لە مەسائلەکانی کوفر نییە و کاری پێ ناکە دوورکەوێتەوە لێی و بەری بێ لێی ئاگای لە مەسائلەکانی تەوحید نییە کاری پێ ناکە تەبەنی بکە و لەسەری بڕوا یا منهەجی ژیانی بۆیە کەسی دووەم کێ متعلم على سبيل النجاة ئەی کەسی سێم چیە فەرمێ هەمەج الرعاء أتباع كل نائع فەرمێ کۆمەڵێ هەمەجین هەمەجی یعنی چی يعني أحمق زۆربەی قاموسەکان لە بەرامبەر هەمەجە ئەحمەق یانێناوە سەفیه یانێناوە ئەوان یانێناوە يعني کەسێکی بعقل کەسێک ئەسڵەن هەندێکیان ئەڵێن هەمەج مەبەستی ئەوانەیە کە قورئان فەرمێتی کەالئەنعام بەل هم ئەضەل گومڕاتر لە ئاژەڵ بێئاگاتر لە ئاژەڵ خراپتر لە ئاژەڵ هەمەج رعاء يعني چی رعاء يعني کەسانێک با بڵێن هیچ قیمەتێکیان نییە لەناو کۆمەڵگا هیچ ئەهەمیەتێکیان نییە هەزاری وا بمرێ کۆمەڵگا زەرەر ناکە 2 ملیۆنی واژ هەبێ کۆمەڵگای هیچ استفادەیە ناکە ئەوەش رعاء أتباع كل ناعق ئەمانە حاڵیان چۆنە بۆ کۆمەڵگای استفادەیان لێ ناکەن بۆ هیچن بۆ بێنرخن لەبەرەوەی تابعن بۆ شەڕ هەر کەسێ بانگیان کە بۆ هەوا ئارەزویان ئەمان وەڵامە دەنەوە ناعق ئەو کەسەیە کە بانگەکە ناعق بەو شوانە ئەوترێ کە هاوارەکە لە مەڕووماڵاتەکەی ئەو ئەتباع یعنی وەکو مەڕووماڵات وایە پێڵێن بکوژە لە باشە کوژم پێڵێن ڕاکە لە باشە بۆ سەر حدود پێڵێن دەنگ بە باشە سەریشی پیاکەم برەکە بەگە نەگەر پەنجە پێڵێن معاش نییە دەوام کە ئەواڵێ باشە بەبێ معاشیش داوامەکە هەموو شتێک قوڵەکە بەس بانیکەن بۆ هەر شتێ بەرەو پیری ئەڕوە گوێ نایەتاوێ ئەرێمە حرامە یا حەڵاڵە ئەرێمە دروستە یا نادروستە ئەرێمە زەرەرە یا قازانجە ئەرێمە زەرەر بە خۆم مەگەێنە یا بە دینەکەم یا بە کۆمەڵگاکەم یا بە ماڵ و مناڵەکەی خۆم يعني بەڕاستی هیچ گوێ نایەتێ دەرەنجامی ئەم شتە چییە من تەبەنی ئەەکەم گرنگەوەی ئەو بانک بکرێ ئەم بانکە دوایەکەوێ ئەو بانکە دوایەکەوێ بۆیە سێرەکی لەناو ئەم جۆرە میلەتانەیە هەموو کەسێ بێ بەسەرکردە هەموو کەسێ بێ بەسەرکردە باشە بۆچی سەحابە موسەیلەمەی کەذابیان قوبوڵ نەبوو بەسەرکردە بە پێغەمبەر با بڵێ لەبەرەوەی تێگەشتوو بوون لە دینەکەیان کێ حەدی هەیە بڵێ من پێغەمبەرایەتی یەکەم چاگەیان زانی پێغەمبەرایەتی چییە
هیانزانی لە دوای ڕسوڵ الله صلی الله علیه و سلم پێغەمبەری تر نییە مەگەر عیسا دابەزێتەوە بۆیە موسەیلەمەیان قبوڵ نەبوو بە مرتەدیان زانی کوشتیان لە ناویان مرد باشە ئێستا خەڵک چونکە نازانێ قائید کێ نازانێ خەمخۆر کێ نازانێ دڵسۆز کێ گوێ لەم گەزەگرێ و هەموو کەسی دەتوانێت ئاڕاستەیکە هەموو کەس توانێت ئاڕاستەیکە کەسانێک هەن یعنی مەلەفیان بێنە بیکەرەوە ئەوەی کە دوایان کەوتۆ ئێستا پێی بڵێن تۆ خۆ وابووی تا خۆتی بە پیاوە زانێ لە نەوەڵی باشە خۆ ئەو وایە تۆ بۆ هەر بە پیاوی زانی بیا قڵا نازانێ سەرکردا بێت چۆن بێ قاعدە بێت چۆن بێ بۆیە هەر کەس بانگ بکە دوایەکەوێ بەتایبەت دەگەر بێت و لە وەڕێکی بات بەتایبەت دەگەر بێت و خاوەنی ئاخۆر بێ ئەم یەکسەر سەری پێ ئاکا کێشەی نییە ئەوە هەمە جوریعان ئەتباع كل نائب کە ئیمامی عەلی باسییانەکە يميلون مع كل صائح هەر کەس بانگیان کە هاواریان بۆ بکە ئەمان مەیلیانەیە بۆی یەکسەر جا دێت پەندی کوردیشی بۆیان ئەڵێ هیچ دوو کاڵێ بێئاگر نییە هیچ شتێ هەر لە خۆیەوە ڕووناوە باشە باس ئاگرەکەی چی ئاگری فیتنەیە خۆ ئاگری حەق نییە ئاگری بەتاڵە دوو کاڵەکەشی دوو کاڵی بەتاڵە ئەیتر تۆ تاوا بێ دوای گەوی ئەمەشکەی بە عوزر بۆ خۆت بەڕاستیەوە گارەسات وەکو شەیطانی لێ هاتووە گومڕا بوو و دیژی خواتەوە گومڕات کرد گومڕایی هەڵەبژێرێ و ئەژڵێ وەڵا دەی ئەگەر ئەو گومڕاییە ئاوا دوای کەوتوم و تێکەوتوم و ویستی خوا بۆ قەدەر بووە ئەوە خەتای خۆم نییە ئەی باشە بۆچی ئەگەر کەمێک لە ئاخور و لە وەڕیتیانە بۆیە دوورە بووی لێی تۆ زێدینەکەت ئەگەر بە جوانی بیگری و تەطبیقیکەی هەستەکەی خەڵکێک لێت دوورەکەوێتەوە هەستەکەی کۆمەڵی بابەت هەیە نابێ نزیکی کەوی ئامادەی واز لە دینەکەت بێنی ئەی بۆچی وازە لەو نەهێنانەکە لەسەر بەتاڵیش بوو بەڕاستی یعنی ئێستا بەیانی بڵێن ئینسان هەموو فەرضێ 5,000 لە مزگەوت ڕۆژی 25,000ەکە دەی بزانە فەرضێ غایبە بن بزانە مولحیدەکانیش دەست ناکەن بەنوێژ بەڕاستی ئەم نوێژەکە لە ڕۆژی 25,000 دەگرم کە سابەتم ناپا لە ماڵی خۆشمە بەیانی بڵێ نوێژی بەیانی 10,000 بەخوا شەڕ ئەکرێ لەسەر ڕیزەکانی نوێژی بەیانی بەخوا ئەوە حەقیقەتە سەبەکەی چییە؟ سەبەکەی ئەو خەڵکەیە کە ئاوا شوێن هەوا ئارەزویکە کە شوێن هەوا ئارەزویکە و هەر کەس کرمەکەی بۆ بکات بە قولاپەکەوە ئەم قەپی پێ عاقاقینێ بەوەش کە دەمی قەپی کرد بە قولاپە ئەگیرێ تەواو تیاچێ لە هەر شوێنێکە تۆڕەکە و داوەکەیان بۆ نابێتەوە شتە ناوی و بێ زۆربەی خەڵک گیرۆدە بۆ ناتوانێت لێ دەرچێت ئەوە سەبەبەکەیەتی لم يستضيئوا بنور العلم ولم يلجأوا إلى ركن وثيق فەرمێ مانە هیچ سوودێکیان لە زانست نەدیوە لەوانەیە بیزانن بیست بێتیان خۆ ئەزانێ فلانە مامۆستا هەیە فلانە حەدیث هەیە فلانە ئاەت هەیە پێی وتراوە بۆی ڕوون کراوەتەوە بەڵام کاری پێ نەکردووە بەهرەمەند نەبووە لێی گوێی لێ نەگرتووە خواخوای بۆ عوزرێکی هەبێ بۆی گوێی لێ نەگرێ یەک بەهانەی بچکۆلەی بخەنە بەردەم بوختانێ بکەن بۆ فلانە کەسەی ترە هەتا ماوە گوێ لێ نەگرێ خواخوای ئەوەیەتی وەڵا ئەوە نییە ئەو وای کردووە قەیناکە خۆتی حەدیث پێنەوتوی ئاەتی پێنەوتوی خۆ ئاەتەکە هی الله جل جلاله تۆ ملزەمی بە تەطبیقکردنەوە حەدیثەکەی رسول الله صلى الله عليه وسلم تۆ ملزەمی بە تەطبیقکردنەوە رسول الله صلى الله عليه وسلم بە شەیطانی وت صدق وهو كذوب ڕاستی کرد لە کاتێکا درۆزنە بەڵێ ئاەت الکورسی بخوێنە شەو تا بەیانی هیچ نایە بەلاتە ولم يلجأوا إلى ركن وثيق يعني ئەمانە وەکو گوێیان لە کەس نەگرت خۆشیان بە دۆداچوونیان نەکرد بە هیچ شێوە نەگەڕانەوە بۆ دەقێکی قورئان دەقێکی حەدیث هەتا وەکو ژیانی خۆیانی پێ تەنزیم بکەن هەتا وەکو خەڵکەکانی پێ بناسنەوە کامیان لەگەڵ قورئان و حەدیث و کامیان لەگەڵی نییە باشانە فەرمێ إياكم والاستنان بالرجال ئەگەدار بن وریا بنە فەرمێ بە هیچ شێوەیە شوێن پێی پیاوان هەڵمەگرن ئەوەتان لێ نەبێ بەدین تازە من ئەمە ئەگرم دەستی پێوە ئاگرم ئەیکەم بەدین بۆ خۆم هەرچی ئەم بێڵێ دینە هەرچی ئەم نێڵە دین نییە نەکەیشتی وا بکە أفرمي فإن الرجل يعمل بعمل أهل الجنة ثم ينقلب لعلم الله فيه يعمل بعمل أهل النار فيموت وهو من أهل النار فالملا بري إنسان هيا ئاوا تۆی بینی اعتیادی کێشەی نییە بە کردداری کێ ئیشەکە کردداری بەهشتیان چەندی واماندی لەسەر مینبەر شین و مۆرە بوویەوە بۆ میسلامە دوایی لە حیزبێکی عەلمانیەوە سەری دەرکرد چەندی واماندی دوایی لە پەرلەمان سەری دەرکرد بۆ مەنسەب و پلە و پایە هەموو شتێکی فرۆشت هەموو شتێکی دانا چەندی واماندی
كم جار صالح بو بياو بو أهلي بهج بو كتوا وبيني خوا خوا بوك بو ليبي سبنا أجري بخوا كو ليبي أما فرمي أبم شيوا روي فرمي الله جل جلاله علمي مسبقي هي بشخص كان تقديري بو كردون عملكي هلا قريته أهلي كرداري جهنم يانك وأمري وشد جهنم أي قرتوا بدواي أما وكوتبي دين بس أو بك أو أي ليه بدواي ناش تجهنمو بدواي تجهنمو ونابتوا أتباعي كلنا عقبي نبها مجوري عقبي حديث قوات بيلا أفني وإن الرجل يعمل بعمل أهل النار فينقلب لعلم الله به فيعمل بعمل أهل الجنة فيموت ويكون من أهل الجنة وإنسان شيء أولا برشاي تو سكسي خراب وكداري جهنم يانك بلام دواتر توباك ورقر كداري بهشت يانك وأمري وشت بهشتو بويتو نبم هل بخلطه دوای بکەوی لە چاک و خراپە نەبەویش تێ بکەوە لە هەموو شتێکاتۆ هەر بە خراپی بزانی چونکە بەڕاستی ئینسان هەیە تۆ لەسەر خراپایی بینی بەڵام دوایی کەور دەبیتەوە لە ژیانی هەستەکەی ئەم ئینسانە کلیلی خەیری پێدراوە دەواازەیەکی خەیر بۆ ناو دڵی هەیە تەنها یەک بادان و سوڕانی بیکەیتەوە بڕاتە ناوی دوای پیاوێک دەرەچێ لە هەموو کەسێ باشتر لە خۆشە باشتر چەنی واماندی يعني لو أنا سأخذ رفيق ذهبي بروي لقال يا دابنيشي باشا أو بيش توش قرابته بلام كسيري توكا تو إسا زور برو بيش ورشتوي لعلمه وتيقشتوي تو أبابت أنا كتدوى أيش قرابته أو بغيلت بيبت ويبرانسي أقداري أو بابت ابن باش أنا فرمي فإن كنتم لابد فاعلين فبالأموات لا بالأحياء خو أقر هردسيش تانكر بري بازيكو إمامي علي فرمي دەست بگرن بە ڕێبازی وانەوەی کە وەفاتیان کردووە و لەسەر حەق ڕۆشتوون نەگزیرنەوەکان بۆ چونکە ئین الحەیە لا تەئمەن عەلەیه الفتنە پێچێت تووشی فتنە ببێت کە ئێمە ئەم قسانەمان کرد لەسەر زانایەک کە پێی ئەخزێ و نابێت تۆ لە پێخزانەکانە دوای بکەوی ئەوشمان زانی کە واتای ئەوە نییە هەر کەسێ غەڵەتێکی کردی تۆ زەربی سفری بکەی جا بەڕاستی لە ناو میلەتی ئەمە مشکلەیە هەیە بەیەک غەڵەت کەسێک ئەگەر هەموو تەمەنی ئەهلی خەیر بوو بێ زەربی سفریەکەن باشە بەعکسیشەوە بەیەک چاکە کەسێ ئەگەر هەموو تەمەنی لە دژایەتی دینا بەسەر بردبێ ئیکەن باولیە وەکو قسەکەی حوذەیفە کە هۆشداریدا ئەوتی نەکەن بە حیکمەتێک لەسەر دەمی منافقێکەوە دەرچێ هەڵ خەڵەتێنەوە منافقەتان لێ بێ بە ئیمام و نەشکەن بە پێخزانێکی زانایەک بە قسە خزانێکی ئیتر لێتان بێتە منافق و شتەکە عکس بێتەوە لەلاتان بۆیە خۆمان ئەو بابەتانەمان دیوە بە چاوی خۆمان کابرا چەند ساڵە جوهدی هەیە ماندووبوونی هەیە بۆ سەرخستنی دین لە یەک غەڵەتە خەڵک بە لەعنەتیەکە کابرا چەند ساڵە دژایەتی کوفرە ئیمانەکە و کوفر ئەکا و کوفر ڕەواج پێیان سێرەکەی بە چوار قسەی خێر لە بەرنامەیەکا و تا پۆستێک بە پۆستێک لە پەیجەکە ئیتر بێ بە ئەولیا لە خەڵک بەتایبەت کۆمەڵێک ئێستا حالیەن زیینوو بوونەتەوە ئیشیانە لەم بابەتانەیە سەیرەکەی دەسەکەن بە دیفاعکردن لە دین باشە تۆ لە حیزبێکای 50 دانە ساڵە دژایەتی ئەم دیناکە لە وڵات یعنی تۆ لە باڵاکانی ئەو حیزبەیە بووی تۆ ئەندام پەرلەمانی ئەو حیزبە بووی خێرە ئێستا دەست کردوێتەوە بە دیفاعکردن لە دین وەمانە خۆت لە من باشترە زانی حیزبەکەت بە بەرنامە دین نێهێش لە وڵاتەیە لە خەڵکی داماڵی ئێستا تۆ وەکو موسڵمان بێ موقیفێک چی بێ لەبارەیەمەوە ئەگەر ڕاستەکە گەڕاوەتەوە تەوبەی کردووە ئەبێ ئیعلانی منهجی پێشوویکا بەتاڵ بۆ لەسەری وازی لێ هێنا و هاتوۆتە سەر حەق کە الله جل جلاله فەرمێ للذین تابوا من بعد ذلك وأصلحوا تەوبە بکە لە تاوانەکە خۆی لێ بەریکە ئەو هێشتا لە حیزبەکەی ماوە ئەنجا بێتە شکا بە ئیصلاح ماڵی خەڵکی خواردووە غەدری لە خەڵک کردووە پیاوی کوشتووە ئەبێ بڕوا ئیصلاح کە دەستکاتەوە بە ئیصلاح ئەنجا ئەمانە تۆی ترەڵێ هەمە بوویەوە بە پیاوێکی باش بووە تەوبەشەوە نییە کە تۆ کابرار بە دیار تۆ بڵێ ئەو تر نوێژەکەم وە چوون بۆ حەج بۆ عەمرە و ئەو چوار قسەی خێرەکەم و دیفاع لە دینەکەمەکەم تەواوەڵاوە تەوبەی در نابە نابێت تۆ بۆ خەڵەتی تۆ وەکو موسڵمانە بێ بیبینی ئەم کەسە تاالبی ئیصلاحە بۆیە شعبی خۆی مەیلی بۆ تەشەیوع هەبوو ئیمامی شعبی دوای کەوازی لێهێنان باشە تونترین کەس بوو لەسەر ئەهلی شیعە تونترین کەس بوو لە سەریان و دوایی خۆی ئەی فەرموو هەر کەسێ لە ئەهلی بدع وازی لە بدعەکەی هێنا
بەوەڕازیمە بنوازی هێنا بێبێت تۆن بێ لەسەر ئەهلی ئەو بدعێ ئەنجا بەڵگەیەوەیە تەوبەی کردو و ڕاستەکە ئەگەر تۆن نەبێ لەسەریان بەڵگەیەوە نییە تەوبەی نەکردو ڕاست ناکات بۆ ئاگاداریان بابەتە بن. ئیسماعیلی قاضیە فەرمێت چوون بۆ لای معتەدید بالله یەکێک لە خەلیفەکانی عباسی ئەڵێ چوون بۆ لای چوومە ژوورەوە بۆ لای فرفع إلي كتابا فنظرت فيه وقد جمع فيه الرخص في زلازل العلماء. أفرمي بيني معتضد بالله كتابك يناب ولا منوتي بم كتابها بشوره رأيت شو مو بكتابك يا سيركم قرد حرتشي بيخزاني زانيان كوكراوة توتيا بون منال كتاب الطهارة زانيان لشيا بيان خزاوتي أنا مطهارة ولكاتك طهارة جنية همي كوكراوته كتاب الصلاة زانان لە چیا پێیان خزاونیان پێکاوە لە بابەتەکانی نوێژە هەمویان بۆ کردوێتەوە زەکات ڕۆژ و هەمووی سێرم کرد کامل دینێکی ترە. فەرمی تەماشایەکی کە بزانە ئەمە چۆنە بێ چۆنە بەلاتەوە. ئەفەرمێ کە تەماشام کرد و بینیم زەلەلی عولەمای هەمووی تیا کۆکراوەتەوە وتم واضع هذا زنديق مهم کتێبەی نووسیوە زنديقة كلمة زنديق معناه منافقية بس بزماني فارسي چونکە لە زیندەگیەوە هاتووە ئەم کەسە زیندەگی هەڵە بژێرێ و بۆی زیندەگیەکەی لە وەڕەکەی باش بێ خۆی وەکو مسلمان پیشانێ ئیگنا لە ناوە کافرە. کلمەی زنديق دواتری تر وردە کە فتوحاتی ئیسلامی ڕوویا ئەو وڵاتانە فتح کران لە بەرامبەر منافقا بەکار هاتووە وەکو ئیمامی مالک و ئیمامی شافعی جوا ئەفەرموتم ئەم کتێبەی نووسیوە زنديق ئەوەی ئەم کتێبەی نووسیوە زنديقە. فەرمی چۆن واڵی كل قول معه حجته هەر قسەیەک کە تایەتی بەڵگەی خۆی پێ. فەرمێ فقلت أما الأحاديث فعلى ما رويت حديثەکان کێشەمان نییە صحیحە گێڕاوەتەوە بەس ئەو حکمانەی لێ وەرناگیرێ. سەکابرا مەرج نییە بە حەدیث قسە بۆ تۆ بکە بە ئاەت قسە بۆ تۆ بکە بەڵام ئایا ئەو حەدیثە ئەو حکمی لێ وەرەگیرێ و ئاەتە ئەو حکمی لێ وەرەگیرێ. ئێستا ئاەتی إن الحكم إلا لله کە خەواریجێنە یای بەسەر عەلیە و حکمی لێ وەرەگیرا کە عەلی پێ کافر کرێ يعني مەرج نییە دەلیلەکە صحیح بێ ئایا ئیستیدلالەکە صحیحە یاخود نا خەواریج لەوایە تێکەوت بوو دەلیلەکەی صحیح بوو بس استدلالەکەی بەتاڵ بوو ئەی حکمی الله نابێ ئینسان تطبیقی کە خەواریج وایە بود عەلی رازی بووە بەوەی ئینسان حکمی اللهیان لە نێوانە تطبیقکە کەواتە حکمی الله و حکمی ئینسانی قبول کردو کافر بوو. کاتێک کە ئەبوو موسای ئەشعەری خستە نێوان خۆی و معاویەوە خۆ موسای ئەشعەری بەچی حکمی کرد خۆ بە قورئان حکمی کرد خۆ بە ئارەزوی خۆی حکمی نەکرد کە شەڕ وەستێنرا و دیلەکان تەسلیم کرانەوە و کوژراوەکان نێژدان و کەسی سیحابی کردەوە بۆ سنووری خۆی لە جەنگی سەفینە نا مادام حکمی ئەبوو موسای قبول کردو کەواتە کافر بوو لەگەڵ حکمی الله حکمی قبول کردو و سەرەتاش کە داوای صلح و حکمیان کرد هەر خەواریج خۆی بوو. لەشکری معاویە زۆری بۆ هاو خەریک بوو تیا بچن لە جەنگی سەفینە قورئانەکانیان کرد بەڕمەوە وتیان بیکەن بە خاتری ئەم قورئانە وەرنەژێر سایی ئەمە حکمیمان قبوڵە. عەلی وتی ئەوە لە کەوتنان بۆیەوە ئەڵێن بەردەوام بن هێرشکەن تا هەموو شتێکەوێتەوە دەستی خۆمان. خەواریج هاتنە دووەوتیان ئەی خەڵکی نەخۆتان کافر نەکەن دژی قورئان بجەنگن ئەبێ قورئان قبولکەن و سڵحکەن. دوایش کە دانیشتن بۆ سڵحەکە کێ بیکە مصحەفێ دانین لە بینیانە بڵێن مصحەفەکە سڵحکە ئەی کێ بیکارە بێ پیاوە بێ بڵێ خوا وایە تۆ لە قورئانەوە بێ ئەوە تەطبیق کرێ ئێوایان نا هەر لەبارەی کەروێشکێکەوە يحكم به ذو عدل منكم کەروێشکێ ڕاو بکەی لە حەرەمە کێ حکمی ئەو کەروێشکە بەسەر تۆ یا تەطبیقەکە پیاوێکی عادلی عالم ئەم کەروێشکەوە نەکیلۆیە لە بەرامبەریە ئەوەندە خواردنە بەخشی و فیدیەکەیەتی کە ڕابکردووە لە ئیحرامە یعنی ئەوە خۆ ئەو پیاوە حکمەکە لە بینی ژن و مێردە فإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها يخو هربي كسانك حكمك جبجكن بسر خلقك ويكاتك كبعليان ودولا بياوي كردو بحاكم بسر خويا كافر بو حكمي غيري خويا قبول كردو فرمي دي حكمي خواج هرنا بي شخصيك بي رايقيني فرمي وتيان با
مصحفێکی هێنا لە بەردەمیا داینا فەرمووی دەی خەواریج وەرن فەرمونون ئەوە قورئان لە بینی من و ئێوە قورئانەکە حکمی ئێمە و خەواریجکە قورئانەکە حکمی ئێمە و خەواریجکە لە پەڕەکانی هەڵە گێڕایەوە دەی حکممان کە ئەیوتیانەوە تۆ تێکچووی ئەوە مصحفە قسە ناکە وتی ئەی هەر نابێ پیاوە بێ بخوێنێتەوە بە من بڵێت تۆ ئاەتە ئەوگرێتەوە تۆ ژەوە ئاەتە ئەوگرێتەوە تیان باوتی بۆ کەفتان کردو کە من ئەبوو موسام بۆ ناردوو زۆربیان پەشیمان بوونەوە وێ بەڕاستی مەرج نییە دەلیلەکە صحیح بێت استدلالەکەی صحیح بێ خارج لەوە گومڕابوون ئەو هەموو قشتارەشیان هێنا بەسەر ئومەتی ئیسلامیە لە خۆیان و لە غەیری خۆشیان لەوە گومڕابوون جا ئەڵێ منیش تەماشام کردم حەجزەکان کێشەمان نییە بەس کردنیان بە بەڵگە بۆ ئەو بابەتانە کێشەم هەیە لەگەڵیانە ئەفەرمێ ئیسماعیلی قاضی وان پێوە طبعا قاضی دەوڵەت بوو ئیسماعیلی قاضی یەکێکە لە تابعیەکان زانایەکی گەورەیە أفرمي ولكن دعاء إن الذي أباح النبيذ لم يبح المتعة والذي أباح المتعة لم يبح الغناء فرمي تنبلاهم يستكتوا علي أمشتانها مي حلال أبو نمونا نبيذ لنبذ وهاتوا يعني طرح فردان كأوساتون ميوان أجني هل يعني ده أنا أعود وما أبو بشربت وكم راني خومان كيسه كأي خوي بارشة ميوكاني تيا تقريبا هو نبيذ أفرمي أوي أم نبيذي حلال كردوا كأو نبيذا جرزور بمينة توتيا كشيا هذا مشروب بنبيذنا مينة تو كبوش بمشروب حكم مشروبية بس أبو حنيفة له حكم مشروبينية حكم مشروبينية هتا زوري لأن خويته سرخوشك أبو حنيفة على بس جمهور لين حكم نبيذي هي أجر يكتب زي اللي بخويته حكم مشروبية حكم نبيذيني سكيتر أجر زوري اللي بخويته سرخوشك حديثك جل ما أسكره فقليله حرام وكثيره حرام أو يكسر خوشك كم زوري حرام أوي أم نبيذي حلال كردوا ريبيا داوا كجمهور ريبيا نادن باشا متعي حلال نكردو كومالك لزيدية كان متعيان حلال كردو يعني نسخ نبوته بروران وابو زواجي متعة باشا وأوي متعي حلال كردوا أو قراني حلال نكردو ككومالك لمتصوفة قرانيان حلال كردو جاتو لما أنا قرانيك حلال كيتو لو أنا متعك حلال كيتو لو أنا نبيذك حلال كيتو لو أنا اشتكي ترو لو أنا اشتكي ترو هو بزنديق وطاولة سدين إسلام نماي أما أنا همي بيخزانة لو أنا كتو بيخزانة كان همي ورقد لسر إسلام نماي بويا فرمي واضعي أأمة كابرائك زنديقة أفرمي فأخذ الكتاب فأحرقه يعني معتضد بالله يا عقل بو كتابك كبير وتبي سفيان بالله ما زنديق خوي كردتو باشان فرمي من أخذ بهذا ذهب دينه أو يدز بقري أبا أم كتابه يبها وشيوي أم كتابه دينك يا رب إمام الشافعي فلو من تلفق تزندقه أو يدواي رخصتي زانقان كي رخصتي أم ورقة رخصتي ورقة هذا زنديق هلا مو وركيلا أبو إنسان به أقداري أو بابة به و فرموديك معناه يا رسول الله صلى الله عليه وسلم فرمي أقيلوا لذي الهيئات عثاراتهم فرمي وكسانيك أهل علم أهل هيئة يعني هيمنان هي بسرك وملقاوة توان شاكا كاريب كان وزوربي قسان شاكا كارية هندي جار هلاي كان لي وشيته وقوري ما كان فرمي ما ينشكين نوبي بو هلاي چونکە هیچ ئینسانێ بێکە موکڕینیە ئەگەر هەموو خاوەن عیلمێک بەهۆی هەڵەیەکەوە بشکێنیتەوە کەس ناهێڵیتەوە بەسەر خەڵکە هەمویان بێ قودوواکەیت و فڕێیانەی کە خەڵکیش گوێ لە هیچ عالمێ نەگرت چی لێیە ئەبێتەوە بە هەمە جۆری عائەکە جا ئێستا کە لێدانی قودووەکان هەیە بەبێ غەڵەتیش وەڵڵاهی جاری وا هەیە لە قودووا درێ لە عالمە درێ بێ غەڵەتی کردە سوکایەتی پێکرێ ناشری نەکرێ بەس بۆ ئەوەیە خەڵک لە بەرامبەرا گومڕاییەکە قبوڵکە سكابراي مشرك كقسيود بسفياني ثوري بأشكراوتي سفيانين بسفياني كري عيينة بأبو حاتمي رازي بأبو زرعي رازي كدواتر زاني لي قبولنا كريوتي راديو أبو أم مشركة خبيثة بو شي بواني ود مجسمة يعني كافر يعني جسمه برستن يعني جسمه برستن كافر مجسمة في قيش كافر لا أهل سنة وجماعة هذا بإجماع بو بيوتن مجسمة بو أوي خلق تعطي لك يخوي ورقري كخوي ناوصفاتك كان قد أغراك بوي خلق برامك يخوي ورقري
جاتۆ هەر کەسێ بێ کە دژی بەرنامەی هەر کەسێ بوو خۆی بەرنمەیەکی بەتاڵی پێ بوو نقطەیەکی پێوە ناو هەوڵیان ناشرینی کاوەریگری تۆ ئیتر گوێرەکی ئەگری کەس هەمووی کەو قودوەکان وایە کە هەموو قودوەکان کەوتە و خەڵکە چیەکە بە قسەی ئەو فاشیل و سەرخۆش و بێهۆش و دایان پیس و کافر و مشتیکان ناکە دوایەوە ناکەوێت وای لێ ئیتر ئەوانە ئەبنە قودویان ئەبنە چی ئەبنە ئەتباع كل ناعق ئەو قسەکەی ئیمامی عەلی فەرمی وی رسول الله صلی الله علیه و سلم فەرمیوانی خاوەنی هەیەتن ئێوە بە درێژایی تەمەنتان چاکەیان لێبین ئەگەر هەندێک هەڵەی وردیان لێوە شایەوە گەورەی مەکە کاکە پەیجی بۆ دامەنێ گروپی بۆ دامەنێ دیگەڕێ ئیصلاحی هەزار قاتی ئەو هەڵەیەتی کە کردوێتی نا بەس تۆ بڕۆی کتێبی لەسەر بنووسی کە بینیوتانە بڕۆی پەیجی لەسەردانەی کە بینیوتانە گروپی لەسەردانەی کە بینیتانە بۆشە ناچێتە سەر چونکە الله جل جلاله إن الله يدافع عن الذين آمنوا ئیماندار یاسایی دیفاع لێکات تۆ بڵێ عالمێک کە خەمخۆری دینەکەی دیفاعی لێ نەکە دیفاعی لێکە ئیبن تەیمیە چەند ساڵە مردووە خەڵک تا ئێستاش ڕەدی گومانەیەتەوە لەسەرەوە محەممەدی کوڕی عەبدولوهاب چەند ساڵە وفاتی کردووە خەڵک هەتا ئێستاش وەڵامی گومانەیەتەوە لەسەرەوە هەستا من بابەتێکم داڕشتووە وەڵامی گومانەکان لەسەر محەممەدی کوڕی عەبدولوهاب لای خۆم چەند ساڵیش وفاتی کردووە والله تەنها ئەوەندەیە کابرام دیراسە کردووە لە کتێبەکانی خۆیەوە کاکە 20 مجلد کتێبیە ئەوەی کە جارە تەبع کراوە لەوانەیە 10 کەشیە بێ 15 کەشیە بێشتا تەبع نەکراوە نەدۆزراوەتەوە لە نووسینەکانی خۆیەوە کە بەراوردم کردووە بە قورئان و حەدیث و منهجێکی صحیح و دروست دەرچووە ئیتر لەوەوە من دیفاعی لێ یەکەم چونکە دیفاعکردنە لە منهجەکە دیفاعکردنە لە قورئان و حەدیث بۆیە ئەگەر هەڵەیەکی کەمیشی هەبێ لە هەندێک بابەتانی پێکابێ من چاوپۆشی لێ یەکەم إمام الشافعي لباري وحديثه وفرمي ذو الهيئات الذين يقالون عثراتهم الذين ليسوا يعرفون بالشر فيزل أحدهم زلة فرمي أمانة كين أم ذو الهيئات أوانا كبشر ناس راون كخلق الله فلانة كسجونا كابرا ناتواني بلا بردوام مشروب أخواته بردوام زينة بردوام كفر بردوام مواك نخير بردوام نوێژی جەماعەتەکە بەردەوام دەرس و دەوریە بەردەوام عیبادەتەکە بەردەوام چاکاکە فریای خەڵکەکە خزمەتی خەڵکە تۆ چۆن نتوانێت بە خەڵکێکی خراپ بناسێت فەرمی ئەوانن کە هەڵەیەکیان لێوەشێتەوە تۆ چاوپۆشی ئەبێ لەو هەڵەی بکەی واجبە لەسەرێ ئەوەش معنایەوە نییە تەرکی نەسیحەت بکەی ئەگەر بێت و بزانی ئەهلی نەسیحەتی و ئەگەر بزانی چۆن نەسیحەتەکەشی بکەی بڕۆ نەسیحەتی بکە و کێشەمان نییە ئەمە با بڵین لەبارەی ذلەی عالمەوە کە نابێ ذلەی عالم بێخزانی عالم بدرێتە پاڵ شەریعەتیش ئەمڕۆ بەداخەوە بە تایبەت مولحیدەکان لەم بابەتەیە یعنی زەفەریان بردووە بە موسڵمانان عالمێک لە قسەیەکانی پێکاوە ئەیکا بە هەمووی ئیسلام لە خەڵک بۆی لە ئیسلام باپێی سێرەکەی تەفسیرێکی بۆ هێنێ بۆ ئاەتێک کە عالمێک کردوێتەوە تەفسیرە مەرجوحە جاری وایە عالمەکە خۆشی ئاماژەی پێیاوە ئەڵێ ئەم ئاەتە ئەم تەفسیرانە کراوە ئەم تەفسیران صحیحامیان ضعیفامیان ضعیفەوە چێ ضعیفەکانیان لە کتێبەکەی هاتوو ناوی عالمەکە بۆ لا ابن كثيرات لا قرطبيات کەواتە ئەمە تەفسیری صحیحی ئیسلام و لێوە لە ئیسلامەیە لە کاتێک کە کاڕۆی سێرەکەی یەکێکە لە قەولە ضعیفەکانە مفەسیرێ ناوێتی ئینسانی نەفام و نەزانیش باشە تانیشە وڵا خۆڕاستەکە کتێبەکەی هێنابوو ژمارەی پەڕەکەشی هێنابوو هەی داما هەی نەفام هەی ئەتباعی کولی ناعق هەی هەمە جێریعە تۆ لەکوێی دوایە بچۆ تۆ هەزاران تەفسیری کەت هەیە تۆ لە سەحابەوە تەفسیری پێگەشتۆ پێچەوانەیەوەی ئەنجا جارێک کابرا خۆی نەیوتووەمە تەفسیری ڕاجحە فەرمیتم تەفسیرێکی مەرجوح هەیە ناویانە بۆ ئاەتە تۆ کوێ ڕاوەرەگرت و کردە بە ئیسلام و ئیسلام ناشرین بوو لە لاوکی ئەوە ئینسانی هەمەج و ئەحمەق و نەفام و نەزانە ئەبۆشیەوە تۆ ئەگەر زاناکە قسەکەشی کرد بێ هەڵەش بوو بێ نابێ بیکەی بە ماڵ لەسەر ئیسلام مادام سەیرەکەی تەفسیری صحیحی ئیسلام بۆ ئەو بابەتە ئەوە نییە نابێ بیکەی بە ماڵ لەسەر ئیسلام بە هیچ شێوە بەڵام بەداخەوە کۆمەڵێک هەیە ئیلا بە زۆر بۆ شێواکە و خەڵکێکی زۆر ژختیدایان پێواکە و بە شوێنیان نەکەوێت ئەمە بەشی یەکەمی قسەکەی ئیمامی عومەر کە فەرمێ زەلەت عالم سزانیمان زەلەی عالم چۆنە بێتە هۆی ڕوخاندنی دین وەلەو گەورەتر وەلەو مەترسی زیاتر چییە وتمان دەجالونە کەذابونە لەگەڵ ڕؤوسەن جوهالە لەگەڵ دوعاتون عەلى ئەبوابی جەهەنەم ئەوانەی سەر دەرگاکانی جەهەنەم وەساون خەڵکمان کەنەی خەنە ناوی کە بەشی سێمی خۆی باسی ئەوە تا ڕادێک پاشانە فەرمێ وجدال المنافق بالقرآن
قسە کردنی منافق لە قورئانە. جاء جدال المنافق بالقرآن بس چییە؟ ئەم منافقەیە مجادلەی اعتقاد و بیرروباوەڕی تۆکە بە ئاەت کوفر لێکا بە ئیمانە لێکا بە کوفر. ئەمە هەک بە ئاەت خۆی لێکا بە ئەولیا مسلمانە حەقیقیەکان و دڵسۆزەکانە لێکا بە شەیطان. هەر بە ئاەت بە حەدیث واک بە ئاەت منهجەکەی خۆی لێکا منهجی حەق، بەڵام منهجە حەقەکەش لێکا بەتاڵ. ئەمە قرآن زۆر لەسەری ڕۆشتووە لە باسی منافقینە. ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد وإذا قيل له اتق الله أخذته العزة بالإثم فحسبه جهنم ولا بئس المهاد. لناو خەڵکیە کەسانێک هەن کە قسەت بۆ ئەکەن تۆ معجبیە بیە ئەڵێ ماشەڵڵا دە ئایەتیەنا لەسەر ئەو بابەتە، دەی وەڵڵا هیچی پەیوەندی بۆ بابەتەوە نییە. 20 حەدیثی هێنایە وەڵڵا هیچی پەیوەندی بۆ بابەتەوە نییە. باشە بەو ئاەتانە و بەو حەدیثانە مەسلحەتەکەی خۆی لە تۆ کابەدین مەبەستیەوە نییە تۆ دین تەطبیق بکەی، یا مەسلحەتی ئاغا و حیزبەکەی و جەماعەتەکەی کابەدین لە تۆ مەبەستیەوە نییە تۆ کەسێکی چاک بی و دین تەطبیق بکەی. باشە وهو ألد الخصام، يعني أما ألد الخصام كرسول الله صلى الله عليه وسلم فرمي أبغض الرجال إلى الله الألد الخصم. كيسترين إنسان لا الله كي ألد الخصم. ألد الخصم لشرح نووية قاضي عياض لشرح نووية خوشي نقليك لقاضي عياض إمام نووي خوشي داني بيانه، يعني خوشي باسيك كألد الخصام كي فرمي ألد الخصم بريتيا لو شخصي كأقربيته بحجة بيجري لجاكا ويبسلماني قساكي غلطة أروى بو موضوع كتير وبو بابتي كتير. جاء فرمي أو بياوي كلا دولك وأروى دمي قشيتها أم ديبي دولك ودميته أم بري دولك أروى باشا عليه بيا وتري رجل لدد بياوي كي لدد رجاء كي لدد يكتو تبر لكيو وبزاني خوش ترى أروى ليو أروى لمبر لو بر لنا وراسها بناوشي وكا ئەوە شتێکی باشە لە ڕێگا ڕۆشتنە حەزنەکەی عەزیێتە بگا. ئەڵێ ئەم منافقەش بۆ دینەکەی واکە مەسلحەتەکەی خۆی بزانێ لەکوێوە باشتیە پەڕێ لەوێ ڕوا لەگەڵە کە لەوێ پێشە پێگرت نەوێش بڕواچێتەوە بەر. جا دیقەتی ئەو منافقانە بن. بابەتێکە هێنێ ئەی وروژێنێ لەسەر تۆ دەسەکەی بە جوابدانێ وڵێ ئەی ئەویان چی لەکەی تۆ بەسە با هەموو بە تاو کەم منافق بۆسە با ئەمە بۆ یەکلایی کەمەوە با لەمایە دەم کوتێکم بە جوانی ئەنجا ئەوەی کە بێنە بەزەوە بەسیەوە نیەوە بێنێ ئەنجا بە تایبەت بابەتەکانیشی دوورن لەیەکەوە. بۆ نمونە مەسەلەیەکی دینی پێڵێ ئەو تۆ تەلەبەیەکە وای کردووە تۆ ئازەوە بێنە تەلەبە بمعنای من نا بەمعنای ئیسلامیش نا ئەو تەمسیلی خۆیەکە من ئەوی لە حەقە پێم وتووە ئیسلامیش ئەوی لە حەقە بەوەی وتووە خۆی شتێکی لێوە شێتەوە هەرەزی خۆیەتی تۆ لە باسی بابەتەکە بکەرەوە تۆ لەم بابەتە ڕاستی یا غەڵەتی نا ئەو وەڵا ئەی براکە وای نەکردووە ئەوە دایکی وان بوو ئەمە ئەلەد الخصام ئەمە ئەلەد الخصام. تۆ لە بابەتێک ئایگری بۆی ڕوونەکەیتەوە بەڵگە ئەو لە شتێکی ترەوە کە پەیوەندی بۆ بابەتەوە نییە. ئەمە منافقە بەردەوام مجادلەی تۆ واکە. ئەمە لێرە ئیمامی عومەر بەسی ئەمێ چونکە زۆر عەجایبە ئەفەرمێ يعجبك قوله في الحياة الدنيا کە باسی دنیات بۆکە و باسی ژیان خۆشیەوانت بۆکە تۆ سەرسامە بیپی توانێ ئايات بۆ بێنێتەوە واو لێ بکات و ئیتر هەر هەوڵ بۆ دنیا بێ بۆ ئايات. ئەخوا ولا تنس نصيبك من الدنيا بوێنێتەوە بەسەو کا بە قارون خۆیان ئاەتە بە قارون وترا بۆی لە پێسی قارونێتی بێتەرەوە بەزەوە بۆ ئاەتە تۆکە بە قارون باشە هەر هەموو هەوڵێکە بۆ دنیا بێ نەسیبی خۆتە تەواو بڕاو بۆ عکسێکاتەوە ولا تنس نصيبك من الدين ئەو چوار کاتەیەکی بەس تەواو نێژی خۆکەواقی کەسە نەبێتتر هەر هەڵپەی دنیاکە باشە تا دوای وای لێ نوێژەکەشی ئەگەر زەربە لە دنیاکەی بە ناوێ شەڕ بە ئیمامە فرۆشیە بە خێراییەی کە زۆرترین پرسیاری خەڵکە یعنی ئەمڕۆوێ خەیاڵم لە نوێژ هاڕوە زۆرترین پرسیاری خەڵکەوەیە بۆچی ڕوە بۆ دنیا ناڕوە تۆ سێتەرکی دنیا بکە خەیاڵ لە نوێژ ناڕوە هەمووی بۆ دنیا ناڕوە خەیاڵی بۆچی ڕوا دێ من لە هەمویانم پرسیواڵم بۆچی ڕواڵە بۆ کەسابەت بۆ ماڵ و مناڵ بۆ ئەوە کەسم نەدی بڵێ بۆ ئاگری جەهەنەمە ڕوا لێ ترسمە بێت چیم لێ بێت یا خەیاڵێکی باش خەیاڵێکی باش ئەو خشوع خۆی مەطلوبە لە نوێژەکە خەیاڵم بۆ قیامەت ڕۆی ئەبێ محاسەبەم چۆن بێ لە بەردەم سیڕاتە چۆن بم لە بەردەم میزانە چۆن بم کەس نەیوت خەیاڵم بۆ ڕۆشت
هەمووی ئەوەم لە کیس نەچوو ئەم لە کیس نەچوو لە نوێژەکە لێ بوومەوە ئەوەکەم فلانەکە زوای وت بۆ وای وت فلانەکە زوای کرد بۆ وای کرد ئەبێ قبوڵی نەکەم ئەبێ هەمووی ئەوەی خەیاڵەکەی بۆ ناڕۆ سەبەکەی چیە دنیاە تۆ زێوازە دنیا بێنە خەیاڵە ناڕوا بۆ لای دنیا و بۆ لای قیامەت دیەوە ئەوە شتێکی باشە و مەطلوب بۆ ئەوەی لەناو نوێژەکەدا دروستە بۆیە 35 ڕێگا بۆی لە نوێژە خەیاڵە نەڕوا کتێبی لەسەر نووسی 35 ڕێگای بۆ چییە یەک ڕێگا یەک تۆز لە دنیادا بڕێ خەیاڵ لە نوێژە ناڕوا تەواو خەیاڵە بۆ نوێژە بێ دا ببڕێ لێی بەقەر دابرانت لە دنیا خەیاڵێتەوە ناو نوێژەکە بەقەر وابەستەبوون بە دنیاوە خەیاڵە ڕوا بۆ دنیا رسول الله صلى الله عليه وسلم فرمى ليس للمرء من صلاته إلا ما يعقل منه إنسان لن يجاكي كان يكي بونسري أو يكهوش إلهاتي ويكهوش إلهاتي أضعافا كثيرة بود زيادناك فرضك لسلاجو يا قداري خوبي ذوي جابوا براسي قسوا بكالا جياني دنيا آرا والله بو ترازينيتو واو ليكاتو دنيا وليبيا بهشت وبهشت أصلا ليبيا جهنم شو كبيرة كيتو أم كرداران باتا بهشت أيام كردارا قد بي كم دنيا كم زرريتي أو بيبا جهنم لو دنيا كلها بهشت عكس بيته ولا لا قداري خوبي لو بابتا وهو لدو الخصام باسماك إذا تولى أم قصد جوانا أنا بوتوكا والله كاتوا قاو لينما سعى في الأرض ليفسد فيها جاء سعى بوتشي هادو يعني زور بخير أي هالباكا بو هاللوشيني دنيا وتيقداني دين لخلقي بلاني هي هزاران ليكولينا ويكردوا شون تولوا دينا لا بدا كوبنواكا سعى خلق وقعدوا ونكوبينو دي خيرا فرصة تشيب كين يسبب الإسلام وبمسلمانا شيان ديكين شون لاعن بين لسد دينا كان شون بيان ترسيانين شون لناويان برينا هو شكيتي ويهلك الحرث والنسل هم يبيرانك عميلا أوبري والله لا يحب الفساد سير كسرتا فرمشي يعجبك قوله أخيرا قال فرمشي أما فساد شي الله خوشي ناوي الله خلطي بوروك شي أقر بيشي بلي اتق الله يكسر لتي كاس باقر من مسلماني هیچ کس اسلامتی به من نفرشت من بقر صد ملا ازان يا اخو ابن سلول بقر صد صحابي ازاني كشي منافق يجمو يار وكو او بقر صد ملا ازاني باشا من باورم بيق ملاني هاموي دروكا ملا هاموي دروكا ورتو براستي قسم ابوكا غير بياي شلون زاني دروكا غير خو درو زنتر نبي لهمويان خو درو زنتري لهمويان يقنا اخواني هندكتيا الراس بك نعم ليفسد فيها ويهلك الحرث والناس والله لا يحب الفساد واذا قيل له اتق الله كبير اتق الله كورا او توكا بكجا او بتول الاخوه بترسا بياي وكو من هرنيه لسرات اخذته العزه بالاثم ترابه هارب يشيتبه وبكيل يتق الله بو بياو لمن بياو درها دين دار لمن دين دار دريتو بمن الله يتق الله والله لا بياش اجدا وابا تو اسمه باش كسش بينا لك اگه بهجی تونی خو بطاقه کی ورگرتو جواز ویزای لدرا و چی ما چون اچیت لپیش عالم و اچیت باش اخ چون زاني ومت چون زاني يا والله رسول الله صلى الله عليه وسلم فرمى بس من لپیش مكسيك واش ما باش دو زاني وبوحي بي وتراوي تو چی يا ناشط وش ادعاء وبكي بيغمراتي وبوهات وزاني اي منافقي مشرك لدواي رسول الله صلى الله عليه وسلم كذبوا ان شاهدي بهج نبو خوي نبو كسي تربا يديارته نازانم رسول الله خبو زاني يا مسيلمة كذابي ودروكي جابوا فرمي أخذته العزة فحسبه جهنم وك عليك كسل بيجمنه ناس هذا منعت بيجمو تانا أو حسبه جهنم هذا جهنم أصلا ولا بئس المحال ويبراسي أما قرآن أقاداري بيدا من كيما أقاداري أم ألد الخصام بين هل الله جل جلاله كباسي قمراو سلش وكان من بوكا باسي منافقين ومشركين ما بو كافر بيتي وان يقولوا تسمع لقولهم قصير رازا وباقو بريقيان فيه اگر قسب كان تو جوان بوغي خود بينا اجي جوان بونا اجي جان بكي فرمي نوايته كم كس كي بيستي رسول الله صلى الله عليه وسلم يعني سكانيان بشيويك كان ناتاري اكن جوان لي بغري يعني تناند لبرانبر رسول الله صلى الله عليه وسلم وابن ابن لبرانبر يا منوتو هروانا بن هروانا بي قول لنا اقري هلنا خلطي بي رسول الله صلى الله عليه وسلم بوحيا قدارك رايو هلنا خلطا بي والله ما مكي هي قدار ما كاتو قال القران دابرابين وقداري او حقيقتان منافقين نبي جاء رسول الله صلى الله عليه وسلم خويا فرمي ايه وانكم تختصمون الي كيش كانت عن الايمن فرمي هتانا الحن بحجته من صاحبه
حتى أنا لقسەکردنە لە عەرضکردنی مەسئلەکەیە لێزانترە فەسیحترە زمان پاراوترە لە ویتریان ئەتوانێت جوانتر عەرضیکە ئەفەرمێ فەئەقضی لەهو منیش حکمەکەم بە پێی تێگەشتنمە لەو دوو کەسە کە ئەم پاراوتر بۆ جوانتر تێگەیانوم حکمەکە لە مەسلحەتی ئەوەیە فەرمێ فەئین یەکون باطیلا ئەگەر بە زمان لووسی ئەو حکمەی لە من دەرهێنا بێ فليعلم إنما قطعت له قطعة من النار بابزان من بارشي لا أقرم ماوتي منافق آواب ولا برانبر رسول الله صلى الله عليه وسلم لقضية كان دي لحني بيه ولا تعرفنهم من لحن القول لحني بيه قسي بيه أتواني هلا خلط يعني بويا كتو جوي لي أقري الله من هلنا خلط والله يدروكي أصلا جارية تو أقر خو منافق نبي ولا منافق ناقري آياتك بيد فرماتي فأعرضوا عنهم إنهم رجس فلا تقعدوا معهم إنكم إذا مثلهم حتى كانوا أتبع الله فرمي بشتيتك وبيسا آياتك وانت بي أفرمي دابني شي لقالي توكو أوي إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا هموتهم بيكو أكو قاتوا لجهنم يعني تماشابك أما رسول الله صلى الله عليه وسلم أفرمي أجر جوا بقرم لو الحن به لقسكر دنيا في الله طلقي شاق بزانية فصاحتي زوريها به حقي أو بري بو خوي أو أقرم بيدا يعني بو واي كردو ولا سدمي رسول الله صلى الله عليه وسلم لمنافقين بو تكافر تسمع لقولهم يوم بو أقري ورياي خوبة جوا بو منافق مقرة آيات دافزي ورسول الله صلى الله عليه وسلم ولا تطع الكافرين والمنافقين يا أيها النبي اتق الله ولا تطع الكافرين والمنافقين سورة أحزاب جوا نقرب ومنافق وكافر جوا عليها نكي الله خلط بهم بكي فرمي رسول الله صلى الله عليه وسلم يعني بابا جوا قرتن بو منافق ما ترسيه لسرته بو ما خلط يا قرآني بيه حديثي بيه جوا قرتن بو ما ترسيه لسر دينت لسر دنيات لسر مشتك حتى نكبي بوي والله كاك قرآن الله حديث الله ميزري بسره عمامي بسره ريشي هي كان ايش عم بردوه بعمامو ميزر وريش كان يقبراو زور يقبراو يلبسون الحق بالباطل ويكتمون الحق وهم يعلمون حق تيكلا كان ببطال بطال اشتيكلا كان بحق برقي حق كان ببطالة برقي بطالة كان بحق أجزانا شون بيكن بەشێوەیە نایکات تۆ هەر ئاوا بینی و کەشفیکەی چاگەزانێت چۆن بیکە خطوە بە خطوە دبا پەلەی نییە یعلمون خوێندویانە دیراسەیان کردووە لە کولیەکان خوێندویانە زەلام هەبووە لە ئیسرائیل شەریعی خوێندووە ئەو شەریعەی کە ئەوانەیانێ مە دیراسەیە کاکە ساڵی 2014 دەورەیە کرایەوە لە ئوردون بۆ وەقافەکانی هەموو دووەلی عەرەبی کێ کردبوویەوە زابتێکی ئەمریکی زابتێکی فەڕەنسی زابتێکی بەریتانی جنرال سەرپەرشی دەورەکەیانە هەموو بەڕێوەبەر و سەرۆکی یەکێتی زانایەکانی دەوڵەتە ئیسلامیەکان هەر هەمووی بەشدار بوون تیا ئەو دەورەیان خوێند لە مۆلای ئیسلامە ئەبێ قبوڵکەن و پەیڕۆکەن لە ناو خەڵکی دواوە کە هاتنەوە یەکسەر وتیانە بێ هەموو پیاوێکی ئاینی پابەند بێ بەو وتارانەوەی کە ئەم لیژنانەی ئەماندایە ڕژێ نابێ لێلا ئەو دینەیە کە ئەمریکا ئەوروپایە ئیگنا هەموو مامۆستایەک لە مزگەوتەکەی خۆیان ئەزانەیە نوێژ خوێنەکانی لە چ نقسانیەکان و پێویستیان بە چیە بێ باسی ئەویان بۆ بکە نەک وەکو تعلیماتدا بەزێ بۆ هەمویان وەڵا باسی کەماوی بکە باشە من لێرە لە گەڕەکەکەمان 4 ماڵی لەش فرۆشی تیا زی ناکەم باس زی ناکەم باسی زی ناکەم مەلهای لێ مەلها کراوە تۆ لە گەڕەکەی منە بلیاردی لێ باڕی لێ باسی ئەوکە ئێوایان نا لەسەر حیزبەتی لە مزگەوتەکەمان پەلاماری یەکەیانە باسی ئەوکەم نا تۆ بێ باسی ئاو بکەی کەم بۆتەوە بێ باسی کەش و هەواکەی پیس بووە منجەڵی بوخار زۆریش پێ مەکەن زەرەرە باسی ئەوانەکەی ئەمە ئەو دینەیە کە داڕێژراوە کە خەڵک لەسەری ئەڕوە ئەمە کێ دایڕشت منافقین دایانڕشت لە کێیان وەرگرت لە ئاغاکانیان لە یەهود و نەسارا وەختی خۆشی یعنی ئەبی عامری فاسق کە نەسڕانی بوو مەسجدی ضیراری بە یارمەتی منافقەکان بۆ دروست کرد بیکا بە ژوورێکی عەمەلیات دژی مسلمانان بەڵام ئەمڕۆ هەر وڵاتەکان هەمووی بوون بە مەساجدی ضیرار
هەر یەکە بۆ خۆی ئەبی عامرێکی فاسقیتیا یا سەدان ئەبی عامری فاسقیتیا چوەتە سەر منبەر و قسە بۆ خەڵکیەک وێ وریای خۆ بە جدال المنافق بالقرآن زۆر لەوە گەورەترە کە تۆ بزانی کەسێ لە مەجلیسێک کاتێ دوو قسە و بۆ کاتێک بوێنێتەوە بۆی بەتاڵێکە پێ بڵێ جدال المنافق بالقرآن مؤامرەیە نێودەوڵەتیە پلانە شتێکی ئاسایی نییە سادە نییە زۆر گەورەترە ئەو خەڵکە بە پۆل لە دین دەرەچێ بەگاڵتە دەرناچێ براگەم بە بەرنامێ ئەمە استیخباراتی لە پشتەوە ئەمە کراوە کتێبێک هەیە ژنەکەی زاڵمای خەلیلزاد نووسیوێتی لە ماوە پێیان وتم یەکسەر چوم خوێندمەوە بە ناوی الئیسلام المەدەنی ئیسلامی مەدەنیەت بڕۆن بیخوێننەوە زاڵمای خەلیلزاد زان کیە جەنەڕاڵ ئەمریکیەکە کە ئەسڵی ئەفغانی یا پاکستانی ژنەکەی ئەو نووسیوێتی کە خۆشی لە کۆنگرێسا بووە ماوەیە یا لە کۆنگرێسا بووە یا لە یەکێک لە ڕێکخراوە گەورەکانی یەهود و نەسارایە بۆ لە ئەمریکا بڕۆ ئەڵێ ئەم ئیسلامە ئەبێ بڵاو بێتەوە لە عالەمە ئێمە ئیشەکەین بۆ ئام ئیسلام ئێستا ڕێک ئەوەی ئەو کتێبە بخوێنێتەوە ئەوەی پەیڕەوە کرێ لە عالەمی ئیسلامیە بینێ ئەو ئیسلامە بۆیە مەسەلەی جدال المنافق بالقرآن ئەمە بابەتێک نییە لەسەر ئاستی تاک بێ ئەمە بۆتە سەر ئاسی دەوڵەت بۆتە سەر ئاستی جیهان چەندێک ئێمە هاوارەکەین ئەمە سیستمی دەجال ئەمە ئیشی بۆ کرێ ئەمە خەڵکی پێ برێ و خەڵکی پێ لە خەڵەتێنێ بەس خۆکێک جەلە ئەمە ئەگرێ یەکسەر ئەڵێن توندڕەوتە چی ژەوا خوازێ ئیسلام ئەمریکیەکە و ئەوروپیەکە و ئیسلام ماسۆنیەکەی خوازێ کە منێک ئەمەوێ خەڵک لەو ئیسلامی ئەوان ڕزگارکەن بەرەو ئیسلامە حەقیقەکە توندڕەوم بۆی لێم وەرنەگیرێ بۆی بدرێتەوە بە ناوچاوان ما خەڵک لەسەر ئەوی خۆیان بێ جا ئاگادار بن هەر کەسێ مجاملەی نەکرد لە دینە و تەنازولی نەکرد بۆ ئیسلام ئەوان پێڵن توندڕەو ئەوان پێڵن توندڕەو پێڵن تیرۆریست پێڵن متەتەڕیف ئاوای پێڵن خەوارج خروجی لە کێ کردووە لە سیستمی ماسۆنیەت خروجی لە کێ کردووە ئەبوبەکر سیدیق حکومەکە خروجی لەکەم عومەری کوڕی خەتابە عەلی کوڕی ئەبی تاڵیبە خروجی لەو کردووە خروجی کردووە لە سیستمی ماسۆنیەت بەڵێ بە ئیسڵاحی ئەوانە خەواریجە ئەبێ لە ناو ببرێ ئەو حەقیقەتە جا بۆیە یا ئیسلام ئەمریکا قبوڵە ئەتەوە توندڕەوی قبوڵ نیت ئەگەر وەسەتیش بی بۆ ئەوەی ئیشەکەشیان بڕوا لە بەرامبەرە ئیسلامێکیان دروست کردووە کە غولوی کردووە بۆی دوای تۆ بۆ تۆمەتە بەرن ئەگەر ئەوە نەبێ بەش تۆمەتێ بوو بە ناتوانێ تۆ کە وەسەتی دوای بۆ تۆمەتاو بە ئەو بچیتە پاڵ خۆی هەر ئیسفادە دەولێکە بچیتە پاڵەوەی تریش بداتە پاڵەوەی تریش هەر ئیسفاداکە لە ناو تەباو کەسیش لەسەر بە جواب نایە چکە تۆ توندڕەوەکە بووی با وەسەتیش بوو بی لەو بینێ ئەوە خوتەکەی ئەوەی بڕوا دیراسی و کتێبە بکاوی بۆ دەرەکەوێت بۆیە رسول الله صلى الله عليه وسلم بۆ خۆی فەرمێ أخوف ما أخاف على أمتي منافق عليم اللسان رواياتي كتيرة منافق يجادل بالقرآن وهي من زورة ترسم لسر أمتك أم توشي عن به أو من بمترسي أزانم لسريان منافق يك بقرآن مناقشانك نه بكفر مناقشيك نه بلا داروين وعلى قبولك يكي كوكو عدنان إبراهيمية باشا لمنبر ولمحرابة على داروين راسك نظرية تطورها إلى إسلام آياتي خلقكم أطوار عيبوها هنا عجائبتان ليه نيا بڵێ وڵا تۆ من یەهودی مە بێ دۆستایەتیم کەی تۆ قبوڵم کەی نا یەکێکە بۆیانە بە عەمامەوە برا یەهودیەکانمان و برا گاورەکانمان و برا ئەوە برا ئەوە نا یەهودیەکە خۆی نایەوە پێ بڵێ بەجلی حاخامی ئەو هاوارکە ئازانی گوێی لێ ناگری بە ئاەتێکە بەو عەمامە پیسەیە بۆتە نێرێ باشە خلقكم من نفس واحدة هەمومان برای ئینسانیەتی كلكم من آدم كرمنا بني آدم أي باشا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم إما أتبهنا على بو خلقه أي باشا لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا أي أما نبونا على بو خلقي بونا علي لبرو يخوي زانك شيء هنا أقصبك ها مواتنا ولا أنا يا أمانة هنا كأوانا بو حالتك وبابتك ترامج بو حالتك وبابتك تريقنا ومن يهن الله فما له من مكرم بلى الله جل جلاله رزي الإنسان ناو باقي قورياني بدستي خوي خلق كردو بلى لروحي خوي كردو بلا روحي كتاي بدل لا خويو بلام كأم إنسان اتباع شياطين كرد يتواو كالذي استهوته الشياطين في الأرض حيران يتواو ربنا استمتع بعضنا ببعض وبلغنا أجلنا الذي أجلت لنا يتواو ما خوي إهانة كرد
خۆشی ئیهانە کرد ما له من مکرم کەس بۆی ڕێزی لێ بگرێت بڵێ ئەمە ئەگەر لەسەر سروشتی ئادەمیەتی بێ لەسەر فطرەت و تەوحید بێ لەسەر عەقڵ و لەسەر شەرع بێ ئەنجا کەڕەم نایە ئەنجا ڕێزی لێنراوە کە لایدا ڕێزی نامێنێ الله جل جلاله فەرمێ نایە ئەوانەوە ئاوا پێ بڵێ ئەو تحریفاتی خۆیەکە بۆیە جیدال المنافقی بالقورآن ئەمەیە کە ئەمە بە دەورە وترایەوە تۆ ئەبێ یەهودیش و نەساڕاش و هەمووی 5 جار بە برای خۆت بزانی یەک جار براونیە بەس لە دینە بەس 5 جاری تر براتە باشە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمووی یەهود دەرکەن لە نیوە دوورگەی عەرەبا 5 جار براتانە بەس دەریکەن خراپ بن لەگەڵی وا بڵێن وایە نا يا أخرج المشركين من جزيرة العرب أخرج اليهود من جزيرة العرب أخرج النصارى من جزيرة العرب فرماني كردوا 5 جار براكاني خو دركي يخو حديث شبيه الله ضعيف صحيح شال البخاري يعني على ضعيف أو كشيني بخاري إنسان نيبيكا باشا بلام خوي درويك بو هنا دراسك يهودي بو دراسك يهودي بو هاي لو درو كام دراسي بيشوي باشي تنيشتي دواوي كامي دروكي خوي ليك ابا صحيح صحيح تو بدرو لبناوي سرخسني دينا بطالك اما جدال المنافقين بالقران ولا بالسنه باقوال العلماء اشتنانت بخسي زاناش حموش ويك بلانك زول لو غورترتو ابزاني ولا شوار ملاتنها سريان ليتك شو بتو زي بارق ساكن وانا بابا من بلانك هنا دولتي اما بهمو كان جيانا هاتو تخوار وبهمو بلو پایەکانی ئینسانەکانە هاتوۆتە خوارەوە هەمووی گرتوێتەوە بۆیە سەیرە لێ نەیە کاتێک کە کەسێک دژی و پلانە وەستێتەوە زۆر بە تۆنی دژایەتی بکرێت چونکە ئەم بودجەی بۆ تەرخان کراوە ئەمە کوفری عالەمی لە پشتیەوەی ریشتێکی سادە نییە جا منافقین هەر لە قورئانە الله جل جلاله کە باسییانەکە بە رەسوڵ الله فەرمێکی ومن الناس من يقول آمنا بالله واليوم بەڵام هەر الله جل جلاله خۆی فەرمێکی وما هم بمؤمنين ئەمانە کە دێن ڕووکەشێک پیشانی تۆیان وەڵی مامان هێناوە بە ئەڵڵا بە ڕۆژی دوایی ئیماندار نین تێنەکەوی پێیان هەڵە خەڵەتی پێ قڕ بەسەرەوەی گوێ بۆ منافقە کرێ قڕ بەسەرەوەی مدمین بووە لەسەر یاریەکەی لەسەر گۆرانیەکەی فلیمەکەی هەڵقەکەی وتارەکەی کۆڕەکەی سمینارەکەی واللهی واتیا چووە وا ڕۆشتووە نەبێتەوە کورە بابە تەحذیر بە ڕەسوڵ الله درێ لە بارەیان تۆ خۆ بەچی ئەزانی گوێیان لێگری وەڵی توش ناب ئەو هەموو تەحذیر 350 دانە نیشانەی منافق لە قورئانە هاتووە بۆ تۆ باس کراوە تۆ چی دەڵێ من تێناکەوم پێیان گرنگ نەبووە الله جل جلاله باسیە کرد نە باسی نەئەکرد نوێش چەندێک گرنگە 80 ئاەتی لەسەر هاتووە 350 دان لەسەر منافق 150 دان لەسەر وەلا و بەڕا بەڕاستەخۆی بەناڕاستەخۆی جگە لە ئەحادیثەم بەس ئاەت تو واز لەمانە هەمووی بێنی بەڕاستی کارە ساتە يعني هل نشاني منافقين لنشاني كافر ومشرك لقرآن زيادة باس كراوة باشا خطري زيادة لكافر ومشرك خطري زيادة الله جل جلاله باسي كافرين كافر ما عدوي وعدوكم كباسي منافقين كافر ما هم العدو تأكيد بوه هنا فاحذرهم قاتلهم الله أوان دجمني حقيقي أو منافقان دجاتي أوان زلال زيادة اللي هي كافر كان والله كافريش جاري واهي بەهۆی منافقەوە نەبێ ناتوانێت زەرەری پێ بگەێنێ یە تۆ بێ گوێ لەوە بگری بڵێ قورئانم پێڵێ حەدیثم پێڵێ وەڵا براتیە هاچی لە ڕیوایەتێکی تری ئەو فەرموودایە رەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ هەلاک ئومەتی فی الکتاب واللبن فەرمێ لە ناوچوونی ئومەتەکەی من لە دووشتایە کتاب لەبن کتاب قورئانە لەبنی شیرە هەسە تێگەی لە بابەتەکە قالوا ما بال الكتاب وتیان بۆچی خەڵک بەهۆی قورئانەوە لە ناوەچێ خەڵک بەهۆی قورئان لە ناوەچێ سەتە بۆیانم بەئایەت کردویانتە کافر بەئایەت کردویانتە مشریک و منافق هەزارانت بۆ هێنم خۆیان بەم ڕۆژگارە کە قساکەین بۆ یەکێ تەفسیری صحیح ئاەتێکی بۆڵین ئەو دوو ئاەت لە ژێرەوە دانێ وانیە بە پێم ئاەتانە کە ئەو ئاەتە بەس پەیوەندی بۆ بابەتەوە نییە تو مەزەمەکی خستێتی مێشکی منافقین خستیانتە مێشکی یا خۆی لەوانە یا منافقین خستێتە مێشکی یا خۆی لەوانە ئیگنا کە تۆ ئەچی تەماشاکەی ئەو ئاەتەی تۆ تەفسیری کردووە ڕێک بە تەفسیری سەحابە کردوتە بەڵام ئەو سەحابە بە زوا تەفسیریان نەکردووە بە زواش تەطبیقیان نەکردووە بەڵام هەر ئاەتەکە بێنە یا بمێشکتە بۆیە فەرمووی بە قورئان لە ناوەچن ئاوە بە قورئان لە ناوە نەچێ بەتاڵی لێکرێ بە حەق هەر بە قورئان حەقی لێکرێ بەتاڵ هەر بە قورئان ئەفەرمێ
وتيان باشا بوشي قال يتعلمه الناس أفرمي يتعلمه المنافقون ثم يجادلون به الذين آمنوا منافق كان فيري قرآن بن خان فيري كان أنجا دواي مجادلة ومناقشة إيمان داراني فيها كان يعني بو فيري نابن تطبيقي كان بو أو فيري أبن بمتشابهكي فأما الذين في قلوبهم زيغ يكي تفسير كان صحابة نفاق فيتبعون ما تشابه منه بو ابتغاء الفتنة وابتغاء تأويله أو جدال المنافقين بالقرآن شو المتشابه كي كون منافقان بو أوي توتشي فتنة كان يا لادا لسدين حقك تأويلك باطل بو كان بو آياتك رسول الله صلى الله عليه وسلم فري منافق أشياء فيري أبي بو أزانا إيمان دار قرآني لا قوري ولا محترمة بو يبقى قرآن لا عدالة سر حقك جا طبعا سنتيش بكارين قرآن أصلك سنتيش بكارين وإجماعي صحابش بكارين وتواني قصي علماش بكارين بو من حاخام ديوة لو كان الله عربيانا قشم ديوة مناقشة بقصي ابن تيمية لقى الخلق كطواي يكتب ابن تيمية لي اعتقادات دجية وانا أبواب كاني ولا أبرائي ابن تيمية لي هم عالمية تنترى لا هم ينجوان تري هنا أبتي وشي كردوته وباسي كردوته ديو بقصي ومناقشات خلق رأيك يا شيبونا ويهودية ونصرانية ونفاق باش أنا فرمي وقالوا وما بال اللبن وتيان أي شير بوشي خلق قمرابي بهويو قال أناس يحبون اللبن فيخرجون من الجماعات ويتركون الجمعات أفرمي كسانك بهوي لبن وبهوي شيرة جاءم شيرالن آماجية بو أو خواردني كزورترين شي جيهب ولو كاثي على العرب دي ثانية وثمان خلقية بدعوة دينا كيف روشتوها بس يواك أمانة بو منافقين توان هليان خلطيان بقرآن بري ليه نكر ليه نكرن بتوزي تشي دنيا بشير بهانوين بدعوة بقوش بپاره بسروت سامان بافرد بپلو پایا بهموش ليه نكر فرن بهوي أو دنيا و بهوي أو مالو بهوي أو تشيجو بهوي أو خوشي و بهوي أو هوا أرزو واز يخرجون من الشي جماعات يخرجون من الجماعات زام بس يعني منهجي صحابة بجيه يغلب وغير يوان شو قلت من جماعك ما أنا عليه اليوم وأصحابي ابن مسعود فرمي تو جماعتي ما دام لقل صحابة بي أقر خوش بتنيابي أم درتي لجماعتي صحابة بهويتيو الجماعة ما وافق الحق حق الصحابة ولو كنت وحدك ابن مسعود وافر أقر خوش بتنيابي أم واز لو جماعتين بهويتيو يجي دنياه وهي خوشي دنياه ووازل لجموعش أهينه يعني نيجي جماعة كان شيء ناكا تجاي نيجي جمعة ناكا بجماعة تجاي نيجي جماعة هم يوازلينه هم إلى بيناي شيء على الدنيا كابرا كان يوازل جمعة هنا بو سيران كان يوازلينه زاران كس حرب لو دشتها يك دنيا أبيني لو جوات شمانة يك دنيا أبيني هزاران كس أبيني هاي بالله وازي لجماعة جنا وجماعة حقا وازي أنا ولا جماعات وجماعة كان ينوجيش بها مشيوة بويا الله جل جلاله لقرآن كباسي منافقينك أفرمي لو خرجوا فيكم ما زادوكم إلا خبالا ولا أوضعوا خلالكم الفتنة وفيكم سماعون لهم أفرمي منافقين أقل لأيه ودرتشن لقال إيه ودرتشن بحساب بو سرخصني دينيش باشا بو جهاديش درتشن نقبل ناو مزقوتك عندها نو بونيش درتش لقال بونيش جماعات درتش لقال بو ججنو بو بابلين أو كاتاني كعزة دين أو بيتناوتو نجو كاتانشي كعزة دينية كيستا عمره يعني براستي إنسان عزة ديني بيود يعني زور بكم فرمي قدرتشن بيننا وتانا زان بوشيا ولا أوضعوا خلالكم الفتنة بونا نوي فتنة بونا وتانين بداخش وفيكم سماعون له هتانا جويان ليكري إمامي علي فرميجي ضل باشا كان كامانا كزورترين خيريتيا ضل خرابا كان جوانا كزورترين شريتيا دي جولا منافق بغري كامياني تيجي خيريتيا شريتيا جاء لسرسي غير مبالغة جنايتي سماع يعني زور جويلي أقري ببي جو قرتن قرانا وبو منافقة ناشي إلا ناتوان تركي وتاركانيكا درسكانيكا كتبكانيكا مدمن بولا سري سماع ويبي الله جل جلاله بصحابة فرمي هتانا جو أقرب ومنافق ماشي
بەڕاستیە بێ زۆر بریابی لەبارەی منافقەوە. بۆیە عومەری کوڕی خەتاب فەرمێ ئیسلام لە بەینە بای ڕوخێنیان منافق. ئەمڕۆ بۆچی زۆر کەس ئیسلامەتی پێوە نەماوە، هەر پێوەی دیار نییە، هەر لە بەین چوە لە ناویە. بەهۆی جۆگرتنیەتی لە منافقین ئەو هەموو هاوارەکەین کاکە ئەمە علاماتی منافقینن. خۆتان بڕۆن لە قورئانە دیراسەیکەن، 350 علامە زیاتری هاتووە بەس لە قورئانە. دەی قەسەم بە ئەڵڵا ئیتر گومڕا نابێگەرەوە بزانی بۆت دەرەکەون. واللهی من گرنتیت ئەەکەم زۆر مەلاکە تۆ گوێی لێگری کە تاغوتی لێکردووی بە ئەمیرالمومینین، کە پەرستنی قەبری لێکردووی بە پەرستنی ئەڵڵا، کە دیموکراسی لێکردووی بە جیهاد. واللهی بڕۆ دیراسەی ئەو علاماتی منافقینە بکە لە قورئانە بۆت دەرەکەوێ. ئەوە یەکێکە لەسەرە گەورەکانی نیفاق و سەبەبی نیفاقی تۆش ئەوە. ئەگەر خوا ئیرادەی خێری پێت بێتەوە باکی بڕۆ گوێ بگرە کاکە، بڕۆ بخوێنەرەوە. وەڵای برایمەش تا دیراسەوانەمان نەکرد نەمانزانی منافقین چەند زۆرە. حودەیفەی کوڕیە لە ناو تابعینا دانیشتووە فەرمووی منافقی سەردەمی ئێوە خراپترە بێ لە سەردەمی ئێمە. یان چۆن؟ فەرمووی لە سەردەمی ئێمە ینی فاقیانە شاردەوە نەیانێرا دەریخ، لە سەردەمی ئێوەیە خەڵکی مانەکەیە شارێتەوە ناوێرێ ئاشکرایکە لەبەر زۆری منافق. ئێسەوانیە تۆ قسەیەکەکەی دەقی ئاەتێکە ناتەقێتەوە لە ناو کۆمەڵگا 1 ملیۆن جوێنە پێ نادرێ لەسەری ئەبێ بیشاریتەوە ئیمانەکە نەبێ دەریغی. وای لێ نەهاتووە بۆ لەبەر زۆری منافقین بە پەیج و باکاونتیان ڕجوومەکەنە سەر. ئەلە بەرەوە ئەستر پیاوە پیاوەیە لە منافق نەترسێەوە حسابیان بۆ نەکە. بەڕاستی منافقین هیچ نییە، سووکن چروکن. و علی کوڕی ئەبی طالب بە ئیاسی کوڕی عامرە فەرمێ إن بقيت سيقرأ القرآن 3. فەرمێ ئیاسی کوڕی عامر ئەگەر تۆ بمێنی ئەبینی 3 جۆر لە خەڵکی دیراسەی قورئانەکە. ئێستا حالیان لەسەر ئەم زەویە 3 جۆر لە خەڵکی دیراسەی قورئانەکەن، جۆری 4ەمان نییە. ئەوزانین کێن؟ قال صنف لله، صنفێک لەبەر ئەڵڵا جەل جەلالوه دیراسەیەکەن. یعنی چۆن لەبەر ئەڵڵا؟ دیراسەی قورئانەکەن خۆیانی پێ چاکەکەن، هەوڵ ئەدەن قسەیان بە کێ گەشت ئەویشی پێ چاکەن، ئەویشی پێ چارەسەر. ئەمە صنفێک. وصنف للجدال کە ئەمە منافقەکان. پۆلێکی تر دیراسەی قورئانەکەن بۆ سەر لە تێکدانی خەڵک، بۆ شێواندنی دین لە خەڵکی. وصنف للدنيا، پۆلێکی تریش دیراسەی قورئانەکە بۆ بەدەستهێنانی دنیا پێی، ئەوەی مەلا دین فرۆشەکە. ئەمەش مجادی لە منافقەکان، ئەوەش مسلمانە بە حەقەکان. ئەو 3 پۆلە ئەمڕۆ دیراسی ئەو قورئانەکە. جا بابزان هەر کاتێ پۆلی یەکەم زۆر بووانی کە بۆ ئەڵڵا جەل جەلالوه ئەوە کۆمەڵگا بەرەو باشات. حەزەکەم بزان کۆمەڵگا هەتا وەکو قسەی حەقی تیابێ ئاسوی گەشترە بەرەو باشترە چێ. هەتا وەکو زۆرترین قسەی حەقی تیابێ ئاسوی گەشترە بەرەو باشترە چێ. هەتا وەکو زۆرترین گۆرانی تیابێ، هەڵقەی تیابێ، فلیمی تیابێ، یاری تیابێ، درۆزنی تیابێ، سیاسی ساختەچی تیابێ، ئەوە عاقیبەتی خراپترە ئاسۆی تاریکە بەرەو لە ناچوونەچێ. ئەو حەقەتە بابزان. جا بۆیە هەر کاتێک کۆمەڵگا ئەم ڕەبانیانەی زۆر تیابوو کە بۆ خوا سڵحاون لە دیراسەکردنی قورئانە ئەو کۆمەڵگا بەرەو باشێت. هەر کاتێ دوانەکەی تر زیابووتیا قڕ بەسەری ئەو کۆمەڵگا لەسەر زەویشە بەگشتی تقریبا خەریکە وای لێ هاتووە. پاشانە فەرمێ علی کوڕی ئەبی طالب ومن طالب به فقد أدرك، فەرمێ وە بشزانن ئەم 3 صنفە بە دوای چیەوەن لە قورئانە بەدەستیان. ئەوەی بە دوای ڕەزامەندی ئەڵڵایە پێیەگە، ئەوەی بە دوای مجادلەوەیە پێی بۆ گومڕاکردنی خەڵکی پێیەگە. بۆیە دیقەت بن ئەو جەماعەتانەی کە ئاوا بە قورئان مجادلەی خەڵکەکەن و گومڕایەکەن لەسەر دین لایەن بەشی خۆیان گوێگریانەیە، پێی گەشتونیانە. هەدەفەکەیان گومڕاکردنی خەڵکە، بەشی خۆیان گوێگریانەیە. تۆ خۆت جاری وا هەیە چونکە لەبەر ئەڵڵا دیراسەی قورئانەکەی کە ئەیبینی ئەتباعی زۆرە پێ و ناخۆش. بەڵام پێیەگا کاکە خەڵک مشکە پەرستێ دوای مشکەکەوێ. ئەتوێت دوای کەسێ نەکەوێت بە قورئان هەڵی خەڵەتێنێ. خەڵک گۆرانیەڵە گوێنەیە بە خەڵک، گوێی لێگرن، چەپڵەی بۆ لێن، فیکەی بۆ لێن، ئەڵێ حاچی کچ و کوڕی سلێمانی هەولێرە بە قوربانم بێ، باشە لەبەرم مرێ. دەی چەپڵەی بۆ لێن کچ و کوڕی سلێمانی هەولێر و گۆرانەکەی ئەڵێنەوە.
خەڵک دوای وا ناکەوێ ئێسەیەکێ بێ قورئانی بۆ لەگواتەوە بۆی هەڵی خەڵەتێنە چۆن دوای ناکەڵە دواکە واوەی شیعین شت بۆ بەدەستهێنانی پلە و پای و سەرۆت و سامان بەخوا خەڵک گوێی لێگرەوە وەڵا برا خەڵکی گەڕەکە خۆیانەی بینن بەسەر دینەکەەوە دەوڵەمەند بوو بە ساحێبیە موشتێ کەچی هەر گوێی لێگرنەوە لە مازای چاک بەتەمامی کەسی نەبێشتی وان نییە شەیطانێک باشە کە قورئان بۆتە گێڕێتەوە دی جەهەنەمی پێدراوە بۆ هەتا خەڵک دوایەکەوێ تۆ بەتەمای کابرا هاتۆ بە قورئان قساکە خەڵک دوای نەگەوێ وەڵا برا دوایەکەوە بەشی خۆی جمهوریە بێ بۆیە هەڵ نەخاڵەتەی بۆی فلانە کەسی ڕقەمە خەڵک گوێی لێگرێ بۆیە بێ حساب بۆ قسەی بکەمنەوە وەڵا برا گەر تۆ ئاوا دوای زۆری نەکەویتر تۆ دیموکراتی خوازەکەی فەرقت چیە لەگەڵ کابرا ئین تطیع ئەکثر من فی الأرض یضلوک عن سبیل الله تەکەواڵێ وێ تۆ ئەهلی حەق بی دوای حەقیش بکەوی رسول الله صلى الله عليه وسلم لفرمودي كتلا فرمي أكثر منافقي أمتي قراؤها زورترين منافق كان أمتك من كان قراء كان باشا نافر من أهل القرآن باش بو نافر من أهل القرآن يقول أهل القرآن سبع اسمها كده أشدهم اتباعا له وتمسكا به شاك دواء القرآن كوتون تندسيان بيه وكردوا كاري بيه كان بوين على أهل القرآن الله قراء يعني كزل لسر زمان يعني يقرؤون القرآن ولا يتجاوز تراقيهم ألم دمارانيان ناتشت أخواره أقول قراء يعني هلا سر زماني أنا بعرف يا بدسين بوندي بيه كان لتعزية إخوان بورقيا إخوان لسر من بري فروشن بهموش يعني سكن على كان يفروشن بهموش يفروشن أو زورتري المنافقة كان ويهود ونصارى شيان كربة توراة وإنجيل رسول الله صلى الله عليه وسلم هو جداري دا ومنافقين جوا كان بقرآن لتتبعن سنن من كان قبلكم شبرا بشبر وذراعا بذراع بس دواي هنگا يوانا كون كي منافقة كان ايوه يقنا ايمان داري حقي دواي يهود ونصارى ناكوه بس بالله منافقين تان كزوربتانا بن لسردميكا بس دواي انا كون بهمو شيويك جابوه اويك اوان كردو انا لقل بابلين توراة وإنجيل كساني كيش بيا بن لأمتي رسول الله صلى الله عليه وسلم لقل قرآني كان النصي فرمودك للفظك يا فرميتي حتى قريك كان شو يلا يدعيكي باش كرا لنا أمتك مني شايفك بيا بيش لا يدعيكي باش أمر الداقة شون كوتني أوان عبد الرحمن كوري جبيري كوري نفيل فرمي لا تجادل بالقرآن ولا تبدل كتاب الله بعضه ببعض فوالله إن المؤمن لا يجادل به فيغلب وإن المنافق لا يجادل به فيطلب سيزور جوان أفرمي مناقشة بقرآن مكان أي خلقنا بهيت شوية وناتشن هنديكي بقورنا بهنديكي شون هندي لقرآن قريته بهنديكي من آتيكي محكمة بويا نملة سربابتي باشا جوان أي سلمينم كام آتا محكمة صحابة وتطبيقي كردو تابعي واليتي قشتو تطبيقي عن كردو روشتو بدري جاي ميجوية مسلام منافقي كلا جيرو بمتشابهه أيوة من أو آتي خو موازبين بمتشابهه كيو أو قوري نواتي أبيت شن جاراتك وتبيت بيتان أما آتيان شي ليكي توش بيضنق بوبي قوري تو بويا بو شكتو نازاني متشابهة محكمة أما عامة يا خاصة مطلقة يا مقيدة نازاني بابتانا جوش بيانا ياو بەڵام تۆ هەر ئەوەنت لەسەر بزانی سەحابە و ئاەتی ئەوی چۆن تەطبیق کردووی تۆش چەند تەطبیق کردو هەر بەوە بەسەیتر تۆ بزانی ئەوە تەبدیلی قورئانە بە قورئان خۆ قورئان دانەبەزیوە هەندێکی بچێ بە هەشت گژ هەندێکی ترا رسول الله صلى الله عليه وسلم وافرمێ إن القرآن لا يكذب بعضه بعضا قورئان یەکتری بە درۆ ناخاتەوە خێرە تۆ وازە لە ئاەتەکەی خۆی نابوو ئەو شۆرۆ بە ئاەتەکەی خۆت ئابزانە تەطبیقی چۆن بوو شۆرۆ بە ئاەتەکەیش ئابزان تەطبیقی چۆن بوو بەڵام ئینسان کە بێئاگا بوو لە دینەکەی خۆی تێ ئەکەوێ خۆی زۆربەی تێکەوتنی خەڵکی بە منافقیش و بە زیلەی عالمەکەش وەکو باسمان کرد سەبەکەی چییە؟ جەهل خەڵک جاهلە بە دینەکەی خۆی بۆیە هەر شتێکی بۆ بینی لێبێ بە دین بەخوا قەسەم خەڵک جاهلە بە دینەکەی خۆی هەر شتێکی لێ بۆ بێنە ڕەواجێ بێ و لێبێ بە دین دوو ئاەت و دوو حەدیثی بەدەورا بخوێنەرەوە تاڵە دین و تەطبیقەکە جا فەرمێ چی؟ ئەفەرمێ سوێن بە ئەڵڵا ئینسانی ئیماندار کە مجادلە بە قورئانەکە تیایە دۆڕێ بۆ تیایە دۆڕێ ئاەتێکە هێنێتەوە لەسەر بابەتێ بەرامبەرەکەی دوو ئاەتی ترە هێنێتەوە دژیەوە بابەتە ئەم جورئەتی ئەوە ناکە بڵێ ئاەتەکەی من لەو ئاەتانە ڕاستترە
هەردووکی کەلامی ئەڵڵایە ئەوە یەقینە لەلای بۆیە دەمی تەتەڵاکە جوابی پێ نابێ بەڵام منافقەکە ئەڵێ من دوانم بۆیە نای بردمەوە ئەڵێ وئین المنافق ليجادل به فيطلب منافقەکە فەرمێ مجادلە بە قورئانەکەکە ئیتر خەڵک تەڵەبی ئەبێ لەسەر مەنهەجەکەی ئەو خەڵک ئەزا ئەچێتە پەیجەکەیەوە کابرا مولحیدە 150,000 موحید پەیجەکەی لایک کردو فۆڵۆی کردو چێگا لەلا ها پەیجی حیزبێکی ئەلمانی فاشلی کافر و فاسق فاجر منافق 200,000 کەس لایک 1 ملیۆن کورد لایکی کردو 1 ملیۆن نەتاندیۆ پەیجەی خوارەکانیان زۆربەی تو چێکی لەوێ فيطلب منافقەکە تەڵەبی لەسەر داخوازی لەسەر خەڵک بە دوایە بۆ کۆمەڵە جیدالی کردەوە بە قورئان باشە ئەو قیمەتی قورئانی لا نییە بۆیە بە تۆڵێ ئاەتی تۆ هێناوتە لاواز ئاەتەکانی من بەقوتە پێنجێکە بۆ ڕیزەکە جورئەتەکە لەسەر قورئان وا بڵێ بەڵام تۆی مسلمان جورئەتیەوە ناکەی و عیلمەکەشێ بۆ ڕاددەیە نییە تا متەشابیه و محکەم جیاکەیتەوە تێکەی و تیاچی پێی ئەوە بابەتەکەی یان دێ تەفسیری کۆمەڵە زانات بۆ هێنێ لێ تەکا بە تەمسیلی ئیسلام و تۆش ناتوانین جوای بێتەوە و تیاچ پێی چونکە تۆ احتیرامی علەمات لایە ناتوانین ڕاستە خۆ بڵێ نەی پێکاوە و خۆشێ نازانی ئەسڵی قسێ و عالیمی لەکوێوە هێناوە بۆیە دۆش دامێنی ئەوی باتەوە ئەنجا دوایی ئەو جمهوری زۆرە بێ یوطلب قسێکی زۆر بەقوتە کابرا مناقەشەی مولحیدێکەکە دوای سەیرەکەی جوابەکانی ئەو بڵاو نابێتەوە چی بڵاو بێتەوە شوبهەی مولحیدەکە یوطلب ئەو تەلەبی لەسەرە شەیطان خەڵک هانەیە دوای کە داخوازی بکە کەسی جوابەکانی ئەم بوونەبێ بۆیە ئەبێ علەما ئەڵێن لە قانونی وەڵامدانەوەی شوبهەیە گومانە إجمال الشبهة وتفصيل الجواب وتنويعه أما قاعدة لا وەڵامدانەوەی گومانی ملحید و کافر و بێدین و منافق و زندیق و هەموویانە گومانەکەی ئەو بە پوختی و کورتی باسەکەی بە بێ ئەرزشی بەڵام جوابەکە بە گەورەی و بە فراوانی باسەکەی و بە چەند جوابێکیش جوابیەیتەوە بە یەک جواب ناوەستیتەوە بۆ ئەگەر ویستی شتێ بخاتە جوابێکتەوەی کە حازر بێ ویستی بخاتەویشەوەی کە حازر بێ بۆ ئەگەر دیقەتان نابێ ئەهلی عیلم لە جوابدانەوەی شبهاتە ئەوە منهجیانە و ڕێبازیانە إمام أوزاعي فرمي إذا أراد الله بقوم شرا ألزمه الجدل ومنعهم العمل فرمي الله جل جلاله بيه قوم يكتوشي شركة وابستيانك أبا مناقشة ومجادلة عمليا نامني يسار كصديقتي خوي بازانتي كوتو يعني چەند شەوە بەسەر بردووە تا بەیانی بە شەڕە کۆمنت و بەیانی نوێژی بەیانت نەکردو ئەوە جەدەل ئەوە منعی عەمەل وایەن چەند مەجلیس دانیشتی تایەکی شەو مناقەشە لەگەڵ ئەهلی بەتاڵ بەیانی خەبەرە نەبووە نوێژی بەیانی ئەوە جەدەل ئەوە منعی عەمەل قسەکەی ئیمامی ئەوزاعی ئەوە جێبەجێ بوو کە مەشغوڵی جەدەل بووی منعی عەمەلە بی ئەوە حەقیقەتە مەشغوڵی عەمەل بووی منعی جەدەل ئەبی وأهل السنة جماعة وكو إمام مالك فرمي يقولون بالسنة إن قبل منهم فهو ذا سنة رسول الله راقينا ربازي أو راقينا عقيدة راقينا ليهن ورجي لا باشا وإلا فلا يجادلون فيه يقنا آمدن مناقشة يابك كابرهاتو ولا مناقشة لقل فلانا كساكب من دي بيتي لقل دي بيتي لقل إمام الشافعي فرم بهمو تمن مناقشة لقل بدعتشيك وقمرايا كان كردو باشا بمناقشة لقل مال سرويك أو كافرة بوم سلمين مسلمان بو سلمين كافرة نايك لبدعكي خويا ايكا بيسا بينا بسر ما ياخدنا المناقشة شي لقلاكم بو بمبا امراض يقبو او لمنوا او ايكا بيجينا بخلق قد شتي واناك هرگيز شتي واناك برو هالرجا لكفر وشرك وقمرايت شي هالرجا من جواب تيمو هر واش ما كردو جوابش ما ناونتو هموش هان من بيضان كردو دواوانا انتوانيو لو بابتا يقسكن او منهجي اهلي سنة جماعة ابو شي وقساك انا اكبروا على قال داني شي خوي بكابا كنالي او بي قمرايا كاني بلاو كاتور لرقاي او اما دوم دانا لقسك امام عمر باش انا فرمي وحكم ائمة المضلين سيمشت كاسلامتي اروخينيا كإسلام لبنا وهلا وشينه حكم إمام قمرا كان أئمة هم الذين يقتدى بهم في الدين أو الدنيا
إمام أو كسيك خلق بشوينيك اقتداء بيواك الذين بياخذ الدنيا في الحق أو الباطل في الخير أو الشر إمامي بحق به خلق يجي دعاك إمامي بطال به خلق دعاك كخلق دعاك وجاء إمامه باشا وأجر لخير به وأجر لشر شابه سآل فرعون وجعلناهم أئمة يهدون إلى النار فرعون دار دسكيبون بإمامي خلقي ريبري خلق بكن بو آجر ويوم القيامة هم من المقبوحين بو آل إبراهيم جفرمي وجعلناهم أئمة يهدون بأمرنا شريعتي إما رين مني خلقك كان برو ديني أنا بل بو إمام هيلا بطالة إمام هيلا حقا إمام هي بيوتري إمام الهدى أئمة يهدون هداية خلق يدا إمام جاي بيوتري إمام ضلالة كلا رواية رسول الله صلى الله عليه وسلم فرمينا أخوف ما أخاف على أمتي إمام ضلالة ومن زورة ترسم تشي أمتك ببيع إمامك جمرائية كخلقك بيروي كامج ربيعي أمك بو جمرائي بو كفر بو شرك أم إمام الضلالة ياخذ عالمك فاسدة باشا ياخذ أميرك فاسدة عالمك خلقك جويلي يقري دينك كان بحق بيناك يعني أميرك حكمي خلقك بقرآن السنة نايك هردو لا قمران القرآن بتينا وبراون السادة كبراء ربنا إننا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا سبيلا أي فرورد قاربان يما جورا عليك يما قلت سادة لقال كبراء ابن كثير فرمي العلماء والأمراء جورا علي كارب دستكان ما انكرت وجورا علي بنا وزانا كان ما انكر أنا جماعة قمرا كرت جاء لبي أم تابعة مش متبوعة هردو الأخوان لا أقرأ بينه أم شوت جهنم إمام بوا أي شوت جهنم مأموم بوا بشوينه بوا هردو كان لجهنم يا كبينه كي كبينه أنجع له ربنا إننا أطعنا سادتنا وكبراءنا أي فرورد قال قلنا أحمان شيء بخذهم بقسيم أنا مانك آتهم ضعفين من العذاب ولعنهم لعنة كبيرة ولا مخوة نهار والله هردو لا أقرأ لا أقرأك وابونته إذ تبرأ الذين تبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب وتقطعت بهم الآفاق الذين اتبعوا لو أن الله كرة فنتبرأ منهم كما تبرأوا منا كذلك يريهم الله أعمالهم حسرات عليهم وما هم بخارجين من النار هردو لا درجة لا أقر تقباس يعني هردو لا درناجا تابعيش ومتبوعيش لكاتك هردو لاش بشيمانا هردو لا كلما دخلت أمة لعنت أختها حتى إذا اداركوا فيها جميعا قالت أخراهم لأولاهم ربنا هؤلاء يضلونا فآتهم عذابا ضعفا من النار قال لكل ضعف كاشنا جهنمو على كابراي قمراك شوين إمام قمراك كان كوتوا أماني ما ين قمراك ارتزان كبت شنقات نخير بوها متان شنقات بو أجر متبوع نبوة إمام أبو كابرا بابو خويلا قمرابي خلق دواينا كبيبه بإمام بو خلق دواي كركر دي إمام وبراسي چن لومي طاغوت كان كريك بونه طاغوت أبي أو نج لومي كويلا كان بكريك بونه كويلا بو هادو كان سسا كان كويك تابع متبوع يك حسابيان بو هيلا جهنم رسول الله صلى الله عليه وسلم فرمي هر كسي لا ايوا ببيد سرپرشتياري كومالك إلا دو جور لخلق ابن بيطانه يعني ابن راشكاري ابن ريني شاندري بطانة تأمره بالحق وتحضه عليه وبطانة تأمره بالسوء وتحضه عليه فهو لأيهما غلب كومالك لدوري كو ابنوا ما استاوچيو كويلو چورو خوفروش وخائن فرماني خرابي بيكن كومالك يتيش لولا فرماني چاكي بيكن ديندار وبرز ومتقي حكيم فرمي بقسي كام يعني كربوان بقسي باشكانك هميان بيكو لبهشتا كوبنو بقسي خرابكانك هميان لجهنم كوبنو لقل باشكان إخوانا على سرر متقابلين لقل خرابكانيش طواب في جهنم خالدون وما هم بخارجين منها لكل ضعف أوكو آيات كان باسي كبدو جابوا أبو أمامي باهلية فرمي جاري كان لقل رسول الله صلى الله عليه وسلم فرمي إن أخوف ما أخاف على أمتي من بعدي الأئمة المضلين أو كمن بزور مترسي زور بمترسي أزانم لسر أمتكم لدواي خومشيا إمام قمرا كان لروايات اشتراء فرمي ما الدجال أخاف عليكم المترسي الدجال منية
دەرکەوێ لە ناوتانە و دوای بکەو. إنما أخاف على أمتي الأئمة المضلين. أوي من بمترسي زانم لسر أمتكم كي إمام قمرا كركان چونك إمام قمرا كركان ولا خلق يكن شن دجال كي وهي أمترسي كي زياتره إذا إمام كان ما انقسان كردو لسر ابن رجب حنبلية فرمي بوشي فرميتي من للدجال ناترسم لسرتان لإمام قمرا كانت ترسم خو فرمي هر خوي رسول الله صلى الله عليه وسلم فرمي لنيوان آدم وتا خاتم لدروس كردني زوي أسمان وتا كوتاي هاتنيش فيتني بقر دجال قورني وهر بيغمرك هاتبي حزري لبالي دجال يا أفهم باش بولي ريال من الإمام كانت ترسم الله لبروي نيشان كاني دجالي بو باس كردوين شاويكي كويره لنا شواني نسرا وكافر همو إيمان داري أي خوينة ولا بلا إمام قمراك شاويكي كويرني لنا شواني نسرا وكافر تو بيخويني تو بويا ما ترسي أو زياتره أم دجمنك كشف أو دجمنك مستورة دجمني مستوريش ما ترسي زياتره دجمني كشف وهي براسي أئمة المضلين زور خطر نو خلق بتشي وايلها بأئمة مضلين وايلها بإمامي قمرا وايلها وشو لسر سكوية جوستاو ما نصيش عن بو داناو ما يشيك يقرب دسيا و حديث يجي خوين دو بوغنجا كان مان سيد الشهداء حمزة ورجل قام لإمام جائر فأمره ونهاه فقتله باشا قوري شهيد كان حمزة وبياويك كأسأل قال إما لم سيستمي ديمقراسية لسر أما نصي ديمقراسية ولسر ما نصي إسلامنا لسيستمي إسلامنا هلا سي بحزبكي برانبر مان كإما منافسة أنا كين لبرلمانا بو بدا زيناني بو جو كرسي هلا سي بو حزبكي برانبر مان كلا دا صلاة كلا هيزا كخوما ناويرين قسان دج بكين ها لا جورو ولا جورة تاريكا كان على قليان ريكا كوين هلا سي أم جنجة سايل كوداما روالي تو كافري تو طاغوتي تو واي تو واي تو واي يجي كوجي شن جنجان بويا بكوش ها كيبو او كرلاو جاني دروس كردو هزاران گنجي بكوش ده بدري جاي ام يجوا خود صال نيك او انا كانوا كومال بكوش نيم دوايش كاريكا كون لسر بوجكك كيشان نامنتو خوينيو گنجانش بچي روي فيرو يچيان بو نكرا اما هشتا دي ميان روي بمنفروشتو قالت بتون رأي بلاغيته واكي خلق بكوجه خوي هاني خلق يا ابوي بكوجه ميان رأي بمنفروشته اگرم امام قمرا كران نبنو دينا وايلي خلقاتي قالوا دينا ولو حديثان ولو آياتانا من كهمو تمن ملوايا بسر بردوا برانبر امامي جائر امرك منهي كم وايانا من ناشرينك او حديثا لسر تطبيقناك باشا اگر بکوش لم سيد الشهداء ام لقال حمزه او لسر تطبيقناك بلاموي كخوي هانيه بو برجونديكي خوي بكشتيا حديث لسر تطبيق او امام قمرا كان او بيان الناس والله خلق هزار بلقي واي بو بين الروس صال بو يرون كره ولا واقع ولا جاني خوشيتي انا كيف يلا اخرت جايت رمي امام قمرا انا قال له صلاه ابن طبعا قال له صلاتي شابن وان قمراي بسر خلقا بسبينن هتا وكو كومالك لدين فروشكان لحاخامكان نبنى كاهني ديمقراسية بويان نبنى قشو حاخامي علمانية بويان كاوان بونا قشو حاخامي علمانية بويان وكاهني ديمقراسية بويان انجا رواجين بوي اوانيش كبچاي خوماني بينين هر كاميرا ومايك وشاشة شوية بردمية بيش حياتومان بيني بولي امر چاو بيكوتنيكم بو بينش حياتوماني تيانا بو بيني أميت يعني بوا أبت يعني بوا رسول الله صلى الله عليه وسلم فرمي صنفان من أمتي إذا فسدا فسد الناس وإذا صلح صلح الناس قالوا من هم قال الأمراء والعلماء دوب ولا أمتك ما هن أجر فاسد بنها مو خلقي فاسدة به أجر صالح يجبنها مو خلقي صالح بوديان كان فرمي زانا كاني بيشخص العلماء جوا الأمراء أميرك كار بدستك عبد الله كريم بارك دو دير شعري هي لخيال مانية باسي أواناك كديني أنت قاو يجهروا دوانا يعني فالمين ملكة فاسدة كانوا أحبار ورهبان الدين فروشة كان زيادة كديني تقاروا أنت بويلا تفسيري وآياتا الله جل جلاله فرمي يا أيها الذين آمنوا إن كثيرا من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل ويصدون عن سبيل الله والذين يكنزون الذهب والفضة ثم لا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم
إمام معاوية أفرميهم بس يهود ونصارى. أبو ذر غفاري فرمينا خير داغلي مسلماناني جبه الله إن بانا مية بنيرين يا ابن عباس يا عمر كري خطاب يقل إيمان كاتو كاتك أنا مكان يرن جوابك أن بويتوا سرتا آياتك باين كيكا يا أيها الذين آمنوا فلما دام سرتا آياتك باين إيمان دارانك كواتلنا إيمان داراني شاهمان ربازي يهود ونصارى دوبات بيتوا بلغيو حديثي فرميلة تتبعون سنن من كان قبلكم إيه وشيون ربازي وانا كون بلغيو يهود ونصاراك كزور يقلق الشوحة خامكان تانشيا كان يأكلون أموال الناس بالباطل مالي خلق يخون ببطل زكاة سرفترا خون ببطالة يتزن هل يلوشن بو خوان كسابت تجارتي بيواكن بو دين وبأرزي خوان بكناليان وبحزبيان وبهم مشتي خريكي هيناني مثنى وثلاثة ورباعا خريكي ناردني من على كان يعني من على كامان لدروني خندو كامان حمايني ونفارز را وكو مسؤول علمانيا كان تربولني ما جوازين لون تربولني ما دجيو قندلين كواني كان كخوان بشكل لو قندليه بناوي ديني شو يدرو منالي كامان لمكتب انجليزي كان نيه هل ليرش لابتدائي شو بهي اوانا شو كي ادعاء شو انقودني منهجي سلفك هاج منال نو منالي توج وكو داما وبارا بم ودعوه تيكي لاعب يا اخوي ودعوته خواردنا بدين هذا اللي تيناكي روجا يجي بشان تدريب ملواني كازاين زكاتك شدرنا شو جابوا براسي بيا داري ما بي ام اعتبوا مسلماناني اي اواني ايمان دارن اقدار بن زورك لقشو حاخا مكاني ايوش يعني شوين ريبزي قشو حاخا مكاني يهود ونصارى كوتون وكو اوانا كان شي كان ياكلون اموال الناس بالباطل مالي خلق يخون ببطل مثل بزكاه اللي ورقري والله من خلق ناس مخوي هل يلوشيو بینای پێ بابا ئاسمانە و سیارەی آخر مۆدێلی پێگەڕێ و گەشت و سەفرە و سەیرانی پێکا بۆ ئەوروپا و بۆ کوێ بە هەرچیەک بێ لەوانە ئیتر ئەیخوا پێی یاخود تۆی داماوی شوێن خۆی تەخا پەنجە و پێم وەرەکە کورسی پێ بەدەسێنێ و دەسەڵات پێ بەدەسێنێ و بودجەت پێ بەدەسێنێ یاخود ئیعتیادی ئەچێ لەگەڵ دەسەڵات ڕێکەکەوێ بەجاشی ئەو بمرجع بشيك لو مالي كلتو تزري بدريتو بو لا بوجي ولاتك يهرواجني لو رجعنت يا براك اي بوشي رجك ولا قال امد صلاه ام تو زمالي باتي ليصدوا عن سبيل الله ودينك لا بشيء والذين يكنزون الذهب والفضه ثم لا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب اليم امانه هوشيان لا اويه بارك وكانوا ناي بخشن اما مجدي سزاكي بايشيان بي بدا بو براسي امانه للدجال خطريان زياتره چونك بخوا خلق نازاني هلا خلت بيان بلان بخوا مفروضه خلق بروا اهلي حق بناس واهلي بطال بناس دجالون كذابون بناس رؤوسا جهالا بناس الله خلت بيان واماره الصبيان بزانه لكعي كري لكع بناسه التافه الذي يتكلم في امور العامه بناسه اما محادثه ولا باري ما نواتو كان حديث ده باسي روي بيضاد بوك بچن لفظ روايات هاتو كبوتاري كامل لسري روشتين كان حديث بو هيا باسي امامي ضلالاك كبوتاري كامل لسر هر همي روشتين كار بدستينا فهم كرسول الله صلى الله عليه وسلم فرمي سيليكم امراء كسان كاري ايوا قرنا دسي انو لا يهتدون بهدي ولا يستنون بسنتي نا قرآن كي من ينقبلك أو هدايته يا الله بيدهم نا سنة ربازي منيش ينقبله أي بشي حكم تانكن هواء أرزي خواني هي يهدو نصارى بو حكم تانكن بو بره تانبن فمن دخل عليهم هركس يلا إيوا مسلماني آساي نقبنا وعالم بروا تلايان فصدقهم بكذبهم دروكانيان رواس بيبدالنا وخلقا بيتوب بلا بياي شاكن كل مسلمان يا بس معطعان وأعانهم على ظلمهم باش قيري كدن لا ظلم كان سورة بيني منهج يهود ونصارى بسر ولاطة تطبيقك عليها المسلمان حكمي الله لا بردوه حكمي كتري هنا وجقال هي الله عليها المسلمان أن جاء آياتي ومن لم يحكم بما أنزل الله هينته على أصلا أجري شيء حديثي إذا اجتهد الحاكم هينته ولا أجري شيء يستطاع طاغوت أجري دسك يقر طغيانك باشا شكر بوين كاكا
طاغوت نەبێ بۆ بە طاغوت و ئەجریشیە ئەگەر تۆغیان بکە نەی پێکاوە تا ئەجریە باش لە چیانەی پێکاوە خوێن و ماڵ و ناموسی خەڵکیە کوفر و ئیمان و دینی خەڵکیە ئەجری هەیە جاری اجتهاد بۆ ئەحکامی عملیە اجتهاد بۆ عەقیدە نییە إمام ابن مندى لكتاب التوحيد بابك دارشت المجتهد في العقائد كالمجتهد هين كفر المجتهد المخطئ في العقائد كافريتي وكسيك اجتهادك على العقيدة وبهلا اجتهادك وتأكله خلق برو كفر شلون يساعد في أم حديث الضابة زين تسركسك اجتهادي العقيدة وبيرباري وخلقها كدو التوحيد وديني لا بردو ديني ديمقراطي هي ناو يعني شلون ما أكيد بإسلام لخلقي ويفرمي فليس مني ولست منه تو أما نقنع بعالمي بزاني بمسلماني نزاني رسول الله صلى الله عليه وسلم إن لمن لهم بريم لي ولا يرد على حوضي نا يتسر حوضك أشمل بري كافرة بو چونك كفر وشركي كافر ومشركي كراش بها وقبولي كردو كلا بريد صلاتي هي أميش أحباره حاخا مكيد يتشب ولاي ومن لم يدخل عليهم ولم يصدقهم بكذبهم ولم يعنهم على ظلمهم فأولئك مني وأنا منهم وسيرد علي حوضي هركس نتشى بلايانا رواج بدرو كان يعني دان بظلم وكفر كان عني أفرمي أولا من يجلوم أو يتسر حوضك موم واحدة والله أو حديثة بس أبو أويتو هاتشي كار بدستو عالمي دين فروش وكافر ومشريك بيناسي هاتشي عالمي كيش بحق توحيد جينا بيناسي والله حديثك أو بريبر شانرونيا بو خلقك حديثك صحيح ورون وأشكراش ويا أبو هريرة يفرمو تعوذوا بالله من أمارة الصبيان بنابا الله بقرن لسي لحكم كسانك هرزة كرسول الله صلى الله عليه وسلم يفرموشي لا تنقضي الدنيا حتى تصير للكع ابن اللكع دنيا كوتاينا يتانك يتدسي لكع برمزان شي يجوبوش خياري يجوبوش كوري يجوبوش خياري كوري خياري بو أنا أمانته بياوي بيانا وايلي دنياي بنسيبنا بهموش أو دنياي وبجهنم بوي حرك سجن المؤمن كي جنة الكافر فاسق لكعك أواي ليدا أما همي بهوي أأوه وبيكوري كعب فرمو تعلموا القرآن واعملوا به ولا تتعلموه لتتجملوا به فإنه يوشك إن طال بكم الزمان أن يتجمل بالعلم كما يتجمل بالثوب قرآن فيربن كاري بيبكن خوتاني بيت جوان مكن خريك سردمي دايا خەڵکی خۆی بە قورئان و بە عیلم ڕازێنێتەوە هەر وەکو چۆن خۆی بە جلوبەرگە ڕازێنێت ئەی چۆن جلوبەرگێکی جوان لەبەرەکە قاتۆری بات و خۆی ڕازێنێتەوە خەڵک ئەڵێ جلەکانی جوانە شکڵ و شێوەکەی لێ بەڵام خۆ ئەو جلە هیچ گۆڕانکاریە لە کەسایەتیەوەکە ئەگەر ئەو کەسێک بێ هەلی جەهەنەم بێ کەسێکی گومڕابێ سەر لێ شێوە بێ کا بە بەهەشتی بەوە نایکە چۆن ئەو جلەی گۆڕانکاریە لەوانەکە کەسانێکی ژێ ئاوا فێری عیلمە بێ خۆی پێ ڕازێنێتەوە خۆی پێباتە پێشەوە خۆی پێ جوانەکە ناو بانگی پێ بەدەسێنێ یەکنا خۆی کاری پێ ناکە خۆی لەسەری ناڕوە چه جایوا لە خەڵک بکا کاری پێ بکاو لەسەری بڕۆ کەسانێکیان ئاوا خۆیان بۆ عیلمان ڕازێننەوە یعنی لە پێش شاوی خەڵکی هەر وەکو چۆن کەم و کوڕی و قێزەونەکانیان بە جلوبەرگێکی جوان شاردوێتەوە طبعا شافعی ڕەحمەتی هەڵای لێ بێ یەکەم جار دێتە بەغا جلێکی شڕۆڵی لە بەران بێ لە مزگەوت تێگەمێنێتەوە ئێوارە کەس پێی ناڵێ وەرە بابوو بەمەوە ماڵەوە ئەڵێ هەر لەگەڵ منە نوێنەری واری لێ بوو جلوبەرگی جوان بوو پێوەی دیار بوو ئەمە کەسێکی خاوەن دەسەڵات و دەوڵەمەند و ئەوانەیە ئەڵێ هەرچی کەس بوو شەڕیە کرد لەسەریەوەی بیباتەوە ماڵەوە کەسیش لە منی نەپرسیەوە جا دانیشێ لە پێ دوو دێر شیعر بەسەر خۆی هەڵێ ئەڵێ جلێکم لە بەرایە دوو دیرهەم ناهێنێ بەڵام وەڵا نەفسێکی تیا لای خوا ئومەتێکە ئەڵێ بەڵام ئەو جلێکی لەبەر لای خەڵک ئەوە هەموو شتێک هێنێ بەڵام وەڵا نەفسێ لە ناو جلەکەیەتی لای خوا دوو دیرهەم ناهێنێ خەڵک ئاوای لێات ئیمامەکانی وەسان ژاوا بوو خۆ بیوتە شافعیم لەوانەیە شەڕیان کردە ئەویش لەسەر بردنەوەی چونکە کەسانێک هەبوون ئەهلی عیلم قەدریە بوو لەلایەن و ئەوەی کە لە ئەهلی دەسەڵاتیش قەدریان هەبوو ئەو کاتە بەهۆی ئەوە بوو بە قورئان و حەدیث حکمیانە کردو ئەهلی عیلم تاعی ئەوانی واجب کردو بنصوص قرآن وحديث بويا يعني أوجه أو
هنا خو بيان زانية مشافعية لواني أو شخص خويني هيشتها شافعية أو بشجع بكري الآن بالله خلق يجي أمر بس شكله شيء هيكلتيك زوبركتيك يعني أمر دستانك ساعاتي بيز دفتريان لدستا شرعي إسلام هبوا ودس نبوا ببرع جستيانك قاتو شاكتو بانطولي بيز ورقي وحفتا ورقي ودفتريان لبلا شرعي إسلام هبوا وجستيان رجمك جلدي لي أدرى عمليت شيء أمره اشتكى آوائل هاتو خلق خوي جوان كردو بوانا إمامي ابن قيم جوزية فرمي علماء السوء جلسوا على أبواب الجنة دعوا الناس بأقوالهم إليها فرمي زانایانی خراب ما بس دي أوانەیە کە لەسەر دەرگاکانی جەهەنەم دانیشتون ئەفەرمێ پێشیان بە دەرگاکانی بەهەش گرتووە لە خەڵکی بە قسەیان خەڵکی بۆ باڵکەن ويدعون الناس بأعمالهم إلى أبواب جهنم بەڵام بەکردارەکانیان خەڵک باڵکەن بۆ دەرگاکانی جەهەنەم بەڵێ ئەمڕۆ زۆر کەس فێریەوە کراوە قسەی جوان و باق و بریقی پێ بێ بەڵام کردداری نەبێ وە کابراش کە ئەبینێ ئەوەنە قسەی هەیە و ئەوەنە خەڵک پەیڕەویەکە هەڵقەی چێک ئاویش کردداری نییە با منیش نەبێ یاویش کردداری خراپیە با منیش نەبێ کابرانەیەوت من زەلامە ناسم وای کردووە نەجاحەتیەنەوە با منیش وا بکەم بۆ لەبەرەوەی بەعەمەل ئەم پێچەوانەی قەولەکەی کردو ئەوی جەڵە با منیش پێچەوانەی قەولەکە بکەم بەعەمەل چ کێشەیە وە رسول الله صلى الله عليه وسلم لزوربي فرمودەکانیان هۆشداری ئەیە لە گوێڕایەڵی ظالم و ستەمکار و کافر و مشریکەکان چونکە بەڕاستی ئەوانی دەتوانن دین بڕوخێنن چونکە ئەوەی بەدەسەڵاتێک ئەکرێ بە قورئانێک ناکرێ من 100 ساڵ وتار بم ناتوانم مەلهایە داخم بەس دەسەڵاتێک دەتوانێت داخم کابراش 100 ساڵ گۆرانی بڵێ ناتوانێت مەلهایە بکاتەوە بەس دەساڵێت توانێت ئیجازەی پێ بابیکاتەوە بۆیە ئەوەش بەشێکە لە ڕوخاندنی ئیسلام لەلایەن ئەو جۆرە دەسەڵاتانەوە ئەوانیش بە هەمان شێوە لەو هاوکێشەیە بەشدارن و بەیەکەوە ئیسلامە ڕوخێن لە هەندێک لە ڕیوایەتەکانە وەکو باسمان کرد بەچی هاتووە دنیاً تقطع أعناقكم لە ڕیوایەتەکەی سەلمانەوە هاتووە لە ڕیوایەتەکەی حوذەیفەی کوڕی یەمانیشە ئاوەها هاتبوو لە بری دەسەڵاتدارەکە کە دنیای بەدەسە دنیایەک کە لە گەردنتان بە طبعاً مەبەستی چییە زۆر کەس هەیە دینەکەی زایعەکە ضایعیەکە بۆ ئەوەی دەسەڵاتدارەکە لە گەردنی نایە باشە ئەمە ڕەبتەکەیە لە بینیان ئێستا بۆ ئەوەی لە دنیایە بژی بە حسابی خۆی گەردنی خۆی ئازا کرد بەڵام لە دنیای ئازادی کرد بەڵام لە قیامەتە گەردنی خۆی لە ئاگەر ڕزگار نەکرد بگرە شایستە ئاگری کرد بۆیە بەڕاستی ئینسان نابێ لە هیچ حاڵەتێکا دینەکەی دەستبەردار بێ بۆ دنیا چ لە ژێر تام و چێژ و خۆشی دنیاە بێت چ لە ژێر خەوف و ترسی دەسەڵاتدارێکا بێت ئەبێ دینەکەی خۆی پەیڕەو بکە نابێ دینەکەی بفرۆشێ بە ژیانێکی کەمی دنیا الله جل جلاله بەڵێن و پەیمانی وەرگرتووە لە هەموو خاوەن کتابێ لتبيننه للناس ولا تكتمونه فنبذه وراء ظهورهم واشتروا به ثمنا قليلا او دينا ابي رون كريتو بو خلقي وكو خوي نابي بيشارنو بلام كومالي خلق او بيماني پشگوی خستو دينا كيف فروشت بين الخيكي كم ورسول الله صلى الله عليه وسلم لفرموديك اما جابوا حالتا دا فرمي لا تنقضن الاسلام عروة عروة فرمي اسلام پەت بە پەت هەڵەوەشێنرێ عوڕوە ئەو تاڵی دەزوانەیە با بڵین کە ئەو کراسەی تۆی لێ دروست کراوە کە بلووسێکی پێچنراوە تاڵی یەکەم ڕاکێشی تاڵی دووەم بە دوایە سێم بە دوایە چوارەم بە دوای چی نامێنێتەوە ئەبەو شێوە فەرمەی سلامەتی لەناو خەڵکیە هەڵەوەشێنرێتەوە یەکەمیان چییە ئولاهن الحکم یەکەمیان حکمە کە بەڕاستی ئەم کراسە تون و تۆڵیەکەی ێسەر لێرەیە کە دا دوورا و دوشتێنراوەتەوە تون و تۆڵکراوە کاماڵ وەشێنرایەوەی تر تاڵەکانی کەش ئاسان هەڵوەشێنرێت بۆیە کە حکمی ئیسلام نەما لەسەر زەویە دیقەت بە هەموو تاوانە تەبیعیە بکرێت هەموو کوفر و شیرکیە تەبیعیە بڵاو کرێتەوە هەموو نیفاقی تەبیعیە ڕەواجی پێ بدرێت خۆ گەر حکمی ئیسلام هەبوایە شتان تەبیعی نەبوو قبوڵ نەبوو ڕێی پێ نادرا بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه و فەرمی یەکەم دانی حکمە لە ئابرەکە ئەمڕۆ لا براوە لەسەر زەویە یەکەمیان حکمە ئاخیری چییە
وآخرهن الصلاة. آخر دانيتي نوێژە. ئێستا مەلا هاوارەکە کاکە نوێژ نەکەر هەر مسلمانە بانەیکە ئێوە حەڵاڵی کرد نوێژ نەکردنیشان حەڵال کرد بۆ خەڵک. حەڵالیان نەکردو نوێژ نەکردن بۆ خەڵک. ئەگەر حرامە کردو وەرە پێی بڵێ وەی لێ بۆ هەیە، بڵێ سەقەڕێ بۆ هەیە، بڵێ شەفاعەت ناوگرێت وەکو ئاەتەکانێ لێ، بڵێ ئیمانێ نیە وەکو ئاەتەکای لێ. وما كان الله ليضيع إيمانكم وەرە بۆی شەرحکەرەوە، وەرە بۆی شەرحکەرەوە بڵێ سوف يلقون غيا، وەرە بۆی ڕوونکەرەوە. ئەگەر تۆ حەڵاڵی نەکردو بەزەو حەڵاڵیەکە کە منە مایەتانی بۆ یاڵم ئەگەر نوێژ نەکەی تۆ حاڵتە ئەڵێ نەخێوانیە تۆ مسلمانی بۆ بەهشتیشە چی ئاوی پێڵێ ینی مەیکە نوێژ مەکە، نوێژ نەکردن بۆ تۆ حەڵاڵە. ئەوە ئەخیرەکەی نوێژە ئاواهی لێ هاتووە کە بە عەمامەوە خەڵک هاواری بۆ بکاوڵە مەیکەنەی خەڵکی نەتاوازی دەبێن کێشەتان نییە. بۆچی لۆمەی خەڵکێکی ئاسایی بکەی کە ئەمامە بەسەرەکەی ئاوای لێ هات بێ. بۆیە بەڕاستی ئەگەر بمانەوێ ئیسلام وەکو خۆی پەیڕەو بکرێت لە ناو خەڵکی و بیناکەی دروست کرێتەوە بێ لەکوێوە دەست پێ بکەینەوە گێڕانەوەی حکومەتی. بە ئەڵڵا قەسەم هیچ شتێ وەکو حکم خەڵک ناگێڕێتەوە سەرجادە. باشە ئابزان کامێرا دانرا خەڵکی وێرە لابالی کە بوو بە حکم ئەبێ لەو جادە ئیلاوا بڕۆی گنا غەڕامە کرێت و عقوبەت هەیە. حکم خەڵک ڕاستەکاتەوە بتەوێ خەڵک بە تەواوی بێتەوە سەر ئیسلام و پەیڕەوی کا لە خۆیان ئەحکامەکانیەتی کە جێبەجێ بکرێت نایەن. ئەوە حەقیقەت. ئەوە شەرحی و قسەی ئیمامی عومەر بوو داواکارم لە ئەڵڵا جەل جەلاله بیکاتە مای خێر بۆ هەموو لای والحەمدولله رب العالمین.